وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساقم و سەلامەت بن. بەردەوامین لەسەر دادگاهە ئەنفالیان، ساڵەکانە سێی سیستەمەتیکە قڕان. دادگاهە چوار بە حوزورێ کاک هۆمەر محەممەد وەبەر لەوەی کە ئەوان تەشریف بێرن و تا یارانە ترێکیش تەشریف تێرن، ئێمە بە مەقامێک دەست پێەکەین هەر بە مناسبەت حوزورە کاک هۆمەر محەممەدیش و ئەم دادگایە چوارە مەقامە سەرتەرس.
بەڵێ ماتەڵین تا کاک هۆمر محەممەد تەشریف بێرێت تا بتوانین کە دیبەیتەکەیم شۆمان باڵێ من بەداخەوە کاک هۆمەرم بان کرد تەشریفی بردە دەرەوە ئەم جارە بۆ من ئینڤایت ناکرێتەوە یەک دەخە کاک هۆمەر وەختت بەخێر من ئینڤایتێکم بۆتان هەنار تەشریفتان هاورد زەهرەن چوونە دەرەوە بێزەحمەت هەر لەسەر ئەو ئینڤایتە ئەگەر ماگە چوو من ناتوانم جارێکی تر ئینڤایتتان کەم و یان دەبێ بێنە سەر پەیجەکەی من لە هەر کوێ کاکە لەو جێگەی کە نووساگە پێمان حەیدەری ئیز لایڤ ناو کلیکی لێکەن تێنە ناو دیبەیتەکە لەو جێگەی کە خەڵک کامنت ئەنووسێ لەوێ ئەوێسن کە من کامێرا بۆ ئێوە بەهەنێرم یا ئێوە داوای کامێرا بکەن ئەگەر تەشریف بێنن خۆ دەی تەشریف بێنە ناوی لایڤەکە بێزەحمەت چون تا تەشریف نێرن ممکن نابێت ئەو کارە مەمنونە ئۆکێ مەمنونە ببوونن ئێمە ئەم کێشەمانە هەست معمولەن یارانێکە پێشووتر بە شێوەی لایڤ برۆدکاستینگ بەشداریان نەکردگە لە جوین بەڵێ تەشریفتان هاورد یا کۆمەر عەجیبە عەجیبە کاک کۆمەر من ئێوە نادۆزمەوە ناوی لیستەکە من ئێوە ناوی لیستی ئەدی کامێرا نادۆزمەوە کاک ئۆمەر ئەگەر دەنگم ئەبیسن یەک قامک بنێن بە تەسویرەکەی منە تا تەشریف بێرنە ژوورەوە یا شتێک بنووسن من ئێوە نابینم کاک ئۆمەر قامکێک بنێن بە دوو تەسویری منە تەشریف بێرنە ژوورەوە ئەگەر دەنگمە بیسن ئەو تەسویرەی من کە ئەیبینن دوو مەرحەلەی هەیە ئستا هەم دەنگی منە بن هەم ڕەنگەمە بین بەڵام نێنن ناوە لایڤەکە کلیکێک لەسەر من بکەن دەستێکی پێوە بنێن ئەوە تێنە ژوورەوە کە من ئیمکانی ئەوە پێیاکەم بە ئێوە کامەرا بدەم ئەها کاک ئۆمەر ئێستا تەشریفیان هاورد باش بوو کاک ئۆمەر ئێستا لەتفەن جوین قبولکەن ئەکسەپتیکەن جوینەکە ئەگەر جوینتان بۆ هات جوینەکە بگرن وەختان بەخێر کاک ئۆمەر وەختی ئێوەش بەخێر ترسام لەوەی کە جوین نەبین زۆر خۆشحاڵ بووم کاک پەیمان بژیت کاک ئۆمەر بەخێر بێن بالاخره ئینسان هەر ڕۆژێک و شتێکی تازە فێرە بێت ئەمەش مەشیە زەرور بوو فێر بوویانە
دنیای ئەمڕۆ والاتوە بەشوت ئێمە دادگای چوارە ئەنفالیانمان هەز ئێمە ئەنفالیانمان هەڵبژارد بە معنای تاڵان بووەکان بە تاراو چووەکان بە یەغما چووەکان ئەوانەی وا وەختێ جەردە لێیان ئەدا وەختە تۆفان لێیان ئەدا هەست و نیستیان بەرباد ئەدا و ئەیبات و تا ئەم دەقیقەی شەوانە یعنی لاشەی سەرگەردانن و بێڕۆحن یعنی ناون و بێوجودن یعنی دەسن و لەرزۆک و بێدەسەڵاتن ئەنفالیان یعنی ئەوانەی کە لە لەختەی ئەنفالە ماگنۆ بە هەمان تەعبیرێک کە کەوتنە بەر ئەو هجووم و هێرشە هەروامانەوە کاک عومەر سەرەتا پێی خۆشحاڵە بم کە خۆتان بناسێنن بە بینەران و بە بیسەران و تا ئێمە بتوانین دەست پێ بکەین ئەڵبەتەوە کەسایەتێکی ناسراو هەن لە نەزەرە خەڵکو بەڵام کەسانی تازەشان کە ئیمکانی هەز ئەو ئاشنایەن نەبێت کاک عومەر ئەگەر کامێراکەت بۆ تۆزێک بۆ دادەگیرێتەوە تا تەمامە تەسویرەکەت دەرکەوێ باش فرعالیە فەرموون ئێستا باشە کاک پەیمان عالیە فەرموون دەنگی من تێت خۆ بەڵێ بەڵێ دەنگی تۆ باشە ئەگەر دەنگی من باش بێت بەڵێ دەنگ عالیە من ئەم شەو بۆ خاتر حزورە جنابیشتان مەقامێکی سەرتەرزم لێدا سەرتەز لە مەقاماتە جەمخانەکانی یاریە بە تەمبور چون زانیم حەستان لە سینەما و لە موسیقی و لە فیلمە بۆیە دادگای چوارمان بەوە دەست پێ کرد وتم با ئێوەش لە گۆشەیەکی هونەریەوە بڕۆنە ناوە داستانەکە زۆر باشتان کرد شوناسە یعنی هونەرە بێ شوناسی ئێمە بێ من زۆر سپاس بۆ تۆ کاک پەیمان بۆم هەوڵا بۆ ئەم دادگایە کە داد مەزراندۆ ڕاستەکەی من ناتوانم بڵێم پۆزیشنێکی وام هەیە من تەنها مردمێکم کەسێکم ئەگەر کوردیش نەبوومایە و ئاگام لەم تاوانە بووایە بەو دەرەجەیە کاریگەری لەسەر مندا بنایە هەر ئەوەندەم پێکرا کە چیرۆکەکانی ئەنفال نەهێڵم ون ببن ئەوەی کە بەڕێزت باست کرد خۆیان وجودن و ناویان هەست بەڵام بەداخەوە ئێستا وێنە گەورەکە وجودە و قوربانیەکانیان نیش خەریکە ناویان نامێنێ یعنی هەوڵ کاری من بۆ ئەوەیە من عومەر محەممەد زۆر کەس لە کوردستان بە عومەری ئەنفالستانیش بانگم مەکەن کە لەبەرەوەی گۆڤارەکە ناوی ئەنفالستانە لەسەر هەمان ئەو ڕیتمی کوردستان لە نەزەری من کاتی خۆی کە بیرم لەو ناوە کردەوە بۆ معنای هەتاکو ئەم ئێستا کە من و تۆ قسەیتی ئاکەین ئەنفال بەردەوامە بەڵام لە فۆرم و لە شێوازی جیاواز بەردەوامە ڕەنگە فیزیکەڵ بەردەوام نەبێ ئەگەرچی هەر بەردەوامیشە بەڵام لە ڕووی زهن و عەقڵ و شێوازێکی تر ئەنفال بەردەوامە لەبەرەوە منە و گۆڤارم ناونا ئەنفالستان تاکو ئێستا با بڵێن هەتاکو ژمارە 11 و 12 بە چاپ بە پرنت دەرچوو بەڵام دوایەوە لەبەر بێپوڵی وامان کرد کە بە ئۆنلاین دەرچێت یعنی وەلحاڵ ئەو وەزعی ئابووری لە کوردستان هەیە نەیوەستاندین بەردەوامە بەڵام لە ڕێگەی ئۆنلاینەوە من نازانم چیتر بڵێم کەسێکم لە بواری سینەماش بڕوانامەیەکم بەدەستێناوە گەرچی بڕوانامە کەس ناکا بە هونەرمەند یعنی شوناسێکت ناداتێ ئەگەر بۆ خۆت لە مەیدان نەبی کار نەکەی چوونیشم بۆ زانکۆ هەر بۆ ئەوە بوو کە من بتوانم ئەم چیرۆکانەی ئەنفال بتوانم بە سیناریۆ بیان نووسم ئەگەر بوار بوو بتوانین فیلمی نەبریان لێ دروستکەین و لە دنیاە بتوانین بڵێن ئێمەش هەین بەداهێنان بڵێن هەین نەک بەوەی کە بە مەزڵومیت بڵێن ئێمە هەین یعنی من دژیە و لۆژیکەم ئێمە وەکو یعنی ئێمە با بڵێن سەبمان لێکراوە بەڵام دنیا ئەمڕۆ بەوە ناخوا هەر بڵێ من مەزڵوم و فەوتام و ئەنفال کرام ئەبێ بڵێ من هەم ئەمە جێگەمە ئەمە پێگەمە من مێژوومە سپاس ئەگەر بەوەندە لێ ئەلبەتە دەرخستنی مەزڵومیەت هونەری گەرەکە ئێمە ئەو هونەرەشمان نییە یعنی وایان پێ نەکردوین ئێمە سوال ئەەکەین
وە تەنانەت زامەکانە ئێمە زەمانێک مەشروعیەتیان هەست کە کەسێک شەرعیەتی پێئەدا ئەنا زامەکانە ئێمە بۆ خۆمان شەرعیەتی نییە بۆ ئێمە هەرچیەک بەسەرمان تێت بەسەرمان هاتووە تا زەمانێک کە لە زاری کابراایەکی پیتر ناوی بەرنارد لاوی سفید پێسەوە بێتە دەرەوە تۆ تا بەیانی قسە بکەی بەڵام دانەیەکی ئینگلیسی زوان تێت و مشتێ تۆڕەهات بە ئینگلیسی ئەداتە دەرەوە هەندێک کەلەمات بێمەعنا هەندێ دەستەواژەی بێمەعنا و بێ هیچ مەجالێکی ئیجرایی بەلای ئێمەوە ئەوە مهمە چوون ئەوەیان بۆ مهم کردوین جەنابەت وەختی ئێژی ئەنفال بەردەوامە بەردەوامیەکەی یەکێکی ئەوەسە کە ئێمە هیچ شتێکی خۆمان بۆ خۆمان شەرعیەتی نییە هیچ شتێک لە منزەری خۆمانەوە بۆ خۆمان تەواوکەر نییە تەواوکەر کەسێکی ترە سەمومەندار کەسێکی ترە کەسێکی تر قەرارە کەسێکی تر بوێنێت تا ئەو کەسە ئەمە نەوێنێت ئێمە کە ئەنەهوو بە ڕوئیەت ناگەین نابینرین ئەسڵ مهم نییە کە ئێمە بۆ خۆمان هەین نیەین بڕۆین لە ئاستە جەهانی و بمان بینین توام 100 ساڵەسیان نەمان بینن ئەگەر تۆ شتێکی مهم بی دنیا تێت سەیرەکە ئێمە تەنانەت نقطەیەکی گرنگت پێوتم بە ئەوم بیر نەچێت تۆ قسەکەت بەردەوام بە دوای کاتێکم دەرێت نەفەرموو خایشەکەم من لەبیرم ناچێت طبعاً یەکێک لە گرفتەکانی ئێمە ئەوەیە کە مەزڵومیەتیە کەسمان وەکو خۆی پیشانی دنیا نادەین مەسەرەن من هەمیشە دژی ئەوەم کاتێک کە ئێمە بیانیە گەبین اینجا دیپلۆماتێک بێ لە ئاستێکی باڵا بێ چی ڕۆژنامەنووسێک بێ لە ئاستێکە لەگەڵ ئێمەیە با بڵێنەوێ لە چیرۆکی ئێمە بکۆڵێتەوە لەوەیە کە ئێمە ناتوانین یا با بڵێن بای ئەوەندە خۆمان گچکە بینین ناتوانین خۆمان وەکو ئینسان ببینین بۆیە سیاسیەکانی ئەم وڵاتە وا خەڵکیان فێر کردووە هەمیشە قژزەرد و چاوشینەکان لە ئێمە عاقڵترن لە ئێمە پرۆفیشناڵترن لە ئێمە شارەزاترن و یعنی مەسەلەن من ئەبێ پیشانی بەم برینەکەی منە ئەو بڵێ ئۆ برینەکەی تۆ زۆر قوڵە یعنی یەکێک لە پرسیارەکانم لە زانکۆی ئەمریکی لەگەڵ ئەم بیانیانە ئەوە بوو کە لەسەر شنگال دیبەیتەکە کرابوو وتم ئەوە چیرۆکی ئێمەتان زانی زانیتان کورد چیرۆکی هەیە بریندارە لە تراژیدیایە دوای ئەوە چی ئەتەوێ بڵێ چی یعنی من بۆ خۆم گرفتاری ئەوەم کاک پەیمان دەسەڵاتدار و تەنانەت ڕۆشنبیری ئەم وڵاتەش لە بەرامبەر خەڵکا زۆر خۆی بچووکە بینێ ئەمە گرفتێکی زۆر گەورەی ئێمەیە مەسەرەن بۆ نمونە تاکو ێسا ڕەنگە سەدان بیانی بە پۆزیشنی جیاواز بانکراون بۆ یادی هەڵەبجە بانکراون بۆ یادی ئەنفال بەڵام شایەتی یەک وتار نین ئەوانەی کە هاتوون لەسەر ئەنفال و هەڵەبجە نووسی بێتیان خۆگەر نووسی بێشتیان شەدنی هەموو نووسینێک یعنی وێنەی من پیشامدا وەکوەوەی کە پێویستە هەبم ئەمە گرفتی ئێمەیە مەسەرەن بۆ نمونە لە گەرمیان باخچەیەک بەناوی فلان ئەجنەبی ناونراوە لە هەڵەبجە مەکتەبێک شەقامێک بەناوی فلان ئەجنەبی ناونراوە لە کاتێکدا لە ناو پرۆسەی ئەنفالە قارەمانی زۆر گەورەمانەیە کە شایەنە لەبیر نەکرێن ناویان لەبیر نەکرێن بە بڕای من هەمانە هەمووی جۆرێک لە بزنس و بازرگانی بوون کە برینی ئێمەیان گەورەتر کردووە ساڕێژیان نەکردووە من سوپاسی بەڕێزە دەکەم من هەمیشە ئەڵێم هەر دیپلۆماتکارێک هەر بیانیەکتان بینی جا پۆستی هەبوویان نەیبوو بە شەرمنانە لەگەڵیان مەجوڵێنەوە دەستکەن بە چایانە پێیان بڵێن ئێوە بەشێکن ئەوروپا و ئەمریکا ئەگەر تەنها بە بێدەنگی بوو بێت تەنها بە بێدەنگی هاوکاری سەدام حوسێن بوو تەنها بە بێدەنگی بێجگەلەوەی کە گڵۆپی سەوزیان بۆ داگیرساندووە بێجگەلەوەی کە زەمینەیان ساز کردووە بەوەی کە درندەیەکی مەیدانی جەنگ بێ ماشێنێک بخاتە گەڕ ئیتر هەموو زیندەوەرێک لە بین بەرێ نەک هەر مرۆڤ هەموو زیندەوەرێک گوناحی ئەو تەیر و باڵندانە چی بوو کە لە کوردستان بەچێکی چیمیایی گیانیان لەدەستدا ئێ باشە مرۆڤایەتی لە شوێی ئەم تاوانەیە بوو هەڵوێستی مرۆڤایەتی لە شوێ ئەم تاوانەیە بوو ئەگەر چی منم ڕۆ برادەرێک گلەیەکی ئەوەی لێکردم ڕخنەوەی لێگرتم لە لایڤەکەم لە سینەما سازان ئەڵێ تۆ
نەبواە دەوری کۆمەڵگەی نێودەوڵەتی بێڕنگ بگری بەکەم بگری لە کاتێکا من ئەم جملەیە وتووە ئەڵێم کورد لە مێژووە تاکو ئێستا قەرزارباری هیچ میلەتێکی دنیا نییە پەیماننامەی مافی جارنامەی گەردونی مافی مرۆ ساڵی 1946 دامەزراوە پەیماننامەی قەدەغەکردنی تاوانی جینۆساید ساڵی 1948 دامەزراوە پەیماننامەی جنێو بۆ قەدەغەکردنی چەکی قەدەغەکراو باڵێن چەکی کۆکۆژ نەکرد چیمیایی ساڵی 1925 دامەزراوە ئەمانە هیچیان بە فریای کورد نەکەوتن بەعەکسەوە کورد کارتێک بۆ هەمووان پێویستیان لە شەڕیان پێکردووە پێویستیانە وەکو مەزڵوم پیشانیان داوە یعنی من ئێستاش لەسەر ئەو ڕێم یعنی من پێم وایە بێدەنگی کۆمەلگای نێودەوڵەتی و پشتیوانیکردن لە سەدام حوسێن ئابڕووی هەموو مرۆڤایەتی لەکرد عەرزم بە حوزور جەنابەت داستانەکە تۆزی قوڵترە با من بە حکایەتێکەوە دەست پێ بکەم هەم تەلتیفێکی فەزاکە بکات هەم پێکەنینێک بێرێت هەم دەرسێکی تاڵی تیا بێت ئەو سا لە کوردەواریە ئینسانێک کە لە کونە زامەکانە خۆی وە هاتە دەرۆ لە ڕەنجە واقعی وە هاتە دەرۆ ئەبوو بە سفید خان سفید خان یعنی کاغەزی نەنووسراو کە سپیە و خاومەی نەنووسراو کە سپیە ئەی خوێنێتەوە بۆیە کابرا بە مەرحەلەی سفیدخانی ئەگەیشت جا ئێژێ کابرایەک ئەم ئەرتەشی ڕزاخانە هاتبوو چولادەیەکی لای هەورامانی گرتبوو خەڵکەکە زاتیان نەبوو شکات بکەن لە یەکێ کاغەزێکیان بە سپیدا بۆ دەستی سەرهەنگەکە وتی ئەمە چییە؟ وتی قوربان سفید بخان سفید بخان پێی وابوو کە ئێشێ فرەژی و سفید بخان ئەوسا خەڵکە قەیمە ئێمە سنگومەنیان بەدەستەوە بوو کاکە عومەر دیار بوو کێ ئاقڵە کێ ئاقڵ نییە کێ داناز کێ ئەحمەقە بۆیە دانایی دیار بوو کابرا سفیدخان بوو کابرا حەکیمی بوو کابرا دانا بوو کەی سەر لە خەڵکە ئێمە شێویا سەر لە خەڵکە ئێمە بە مەکتەب و مەدرسە و زانکۆ شێویا ئەدەیە چوونە زانکۆ هەنێ توڕەهاتیان هاورد و لە ژێرە ناوە علم کابراوی پیرەپیاوە ئاقڵ کە پرۆسەسە ئەقلی تیا تەکمیل بوو زرنگەی کەلەی ئەهات بەرام سەیریشی ئەکرد تەیارە هەیە و سەیارە هەیە و کەرەستەی جەدید هاتکە و حتمەن ئەم نافامێ ئەوان ئەفامن بۆیە سەر لە قەیمیەکان شێویا قوربان بەڵام لە ناو کووردا بە ئیلتجای ئەم سەرزەمینە کوردەوارە کە من مەبەستم ئەو میدڵیستیسە کە ئەمانە ئیستەناویان نیاگەم لەم سەرزەمینە کوردەوارە ئیتر پرۆسەیە ئەقلی شکلی نەیگرت بزانە من هەر کۆڕووکۆبوونەوەیەک و هەر تەلەڤیزیۆنێک و هەر کۆنفرانسێک تەماشا ئەەکەم بە قەوڵە ئەحمەدە شاملو ئێژێ هەر چاو لە گاڵ گەندە دەهاونی دەمکەوە ئەکا بە 50 دانە تایتڵەوە دەست پێیەکە من دکتۆرام گرتووە لە دانشگای تارانا و دکتۆرام گرتووە لە دانشگای بەرلینا و لە بوارە فەلسفا و هاتووم و چوومەوە و لە 4 مەقالەم چاپ کردو کە دەم ئەکاتەوە ئەوێنی کاورا خەریکە فیکە بولبولی لێدا ئەسەن نێرە ناوی باخە دانێ شوتە ئەحمەقە ئەمە بۆ گەرەکێسی ئەم تایتڵانە مەترەحکە یعنیم های تۆ بەم سەنەدیەتەی کەوا لە پشت منها بفەهمە کە من هەرچیەک ئێژم ختمە کەلامە ئەمە مەغڵەتەس ئەمە مەغڵەتەکردنە ئەمە سەفسەتەکردنە تەوەجۆ ئەەکەی تۆ ئەگەر عیلمت پێ بێت مردم پێوانەیە ئەقلیان واپێ بە لۆژیک هەڵیە سنگێنن خواردی تۆ بە ئاقڵەزانن نەی خوارد شتە حەچەل و پەچەلەوە دیارە تۆ حەکێ نازانی یەکێکی تر لەو حوقانە ئەمەسە کە تۆ بە زوانم متۆدیک قسە بکەی یعنی تۆ هەر کە ئەڕۆیتە بەرەوە وشەیەکی تێفڕەدەی کە کاورا لی تێنەگا من مازەرەتمە سەرمام خواردگەم فرە محاولەکەم کە فەزاکە ڕابگرم جا لەلای ئێمە فرەشتێ عیبە لەم ئوروپا فرەشتێ عیب نییە ئەوەی لەگرا عیبە لەوێ عیب نییە ئەوەی لەوێ عیبە لەگرا عیب نییە بۆیە ئێشێ ڕایەتە خۆمان بکەین تۆزێ سەخت من ئەتوانم هەناسەم بۆ تێت وە قسە بکەم
بار سوورەت یەکێکی ئەوەسە کە لە پشتە عنوان و تایتڵ خەریکن خۆیانە شارنەوە یەکێکی ئەوەسە کە بە زمانە متۆدیک قسەکەن لێ کاکە گەر بە زمانە متۆدیک قسەنەکە خەڵکی عادی تێبگا خۆ خەڵک نایژێ پێی پەسپۆر یەکێکی ئەوەسە شێوەی ئەگۆڕێ پاپیۆنێک و هبووین باخێک و قاتوڕی باتێ لە بەرەکا و حتمما ئێشی بیخاتە پشتە کتاوخانە یعنی من کتێویشە خوێنمەوە ئەحیانەن فرە باسەوادم من کتێوانە گشتی من خوێندگمەسەوە هەر کە فرە کتێوە خوێنێتەوە فرە ژیرە دەرسوورەتێکە کسەریەمانە دوو لە ڕووژەناب و بینەران کە ئەزانن وەنە چوار پێی وا کتێوی فرایان بار کردوێت دەربێترین حاڵەت کابرا مێمۆریستیکێکی 6 گیگابایتیە حیچێ لەوە زیاتر نییە خب ئەمە دەردەسەرە وڵاتە ئێمەز بۆیە کاورا وەختی ئەحمەقێکە چاوەڕوانە بێژێ خەڵکی تەئیدی بکات کە ئەم یەک شتێکیشی ئەحیانەن وا پێ تەئید کریاگە لەم دنیا هەموو شتێ میدالیایە هەموو شتێک کراوە بە میدالیا مەسەڵە من زۆران بازم بەڵام خەڵک باوەڕی نییە من زۆران بازم حتا نەڕۆمە ئۆلەمپیک میدالێ ئۆلەمپیک بێرم وەرێ ئەگەر نەویم لە ملیم وا جەڕان ملیشتیا ئەو جارەفامی زۆران بازم یا زۆران باز نییە جەنابەت نووسەرێ باشێک نییە حتا نۆبلێکە پێنەدەن بەهەر سوورەت تۆ ئێشێ بوێن بیت وەختی ئێمە ئێژین کۆمەڵگای نێودەوڵەتی خەیلێ ئەحمەقانە خەریکین ئەم قسە ئەکەین ئێمە حتا نایژین پابلیک ئاپینیەنی مردمانە جیهان یعنی ئەفکارە عمومیە ملەتەکانە دنیا نەمشتی سیاست مەدارە فاسد تا بندەندەن کڕاپتد نا منزورمان ئەوە نییە ئەی کێوا بە ئێماکە بزانە لەم سەرزەمینە ئێمە کەسێ خۆی دروست نەکردگە ئەمانەی کە بە خۆیان ئێژن حیزبی مبارز کوردباز هیچ کامیان خۆیان دروست نەکردگە دروستیان کردگن کەوتگنە سەر سفرەیە هیچێکیان نییە فارس ئێزەر بوو مەسەلێکیان نێز ئێژێ خۆم هیچێ نییە خاڵۆی قارەمانێکم هەست ئەمان خۆیان هیچێ نیەن لەزا ئەمریکایان هەسوو ئیسرائیلیان هەسوو میتە تورکیان هەسوو ئیتلاعاتیان هەسوو چون خۆیان هیچێ نیەن یعنی من معزەرەت مەسبوخشن یعنی کەسێ لە خۆی ناپرسێ ئەمە تەوهینە بە تفەنگچیەکانی دەوروپشتی قوڵیان وەختی ئەمانە ئێژن ئێمە پیاوی ئێرانی ئێمە پیاوی تورکیەین ئێمە میتمان لەگەڵە کاورا نایژێ ئەی من چکارەم بەلاتۆ ئەی منە سەرزلە بۆ هاورگە ئەلە وەڕێم وەلاتۆ ئەمە حکایەت و کۆمەلگای ئەنفال کریاگە کە جەنابەت بە دروستی ئیشارەت پێکرد و ئەمە بەردەوامە ئەمە دائیمەن لەسرە ئێمە تاقی ئەکرێتەوە و ئێمەمانان ئاوا گەوج و گێج و من کریاگین و ئەوزاعەکەمان تەسلیمە ئەمانە کردگە ئێمە ماتەڵی کە دنیا ئێمە بوێنێ لە کاتێکا ئێمە ئەگەر تەماشایی بواینە دنیا بە پڕەپێ ئەهاتمان وێنێت وەختی ئەم دنیامانە خستە ئەو جێگەی کە ئێشێ بیخەین ئەو جار بە پڕەپێتێن بدوێنن و بدناسن و وێنەت لەگەڵا بگرن و عەکسن لەگەڵا بگرن و ئیمزات لەگەڵا بکەن بەرسوورەت من ئەو بەردەوامی قسەکان بوو کە جەنابەت فەرموود دەبیرت نەچێ من ئیدامەمدا بەڵام گرنگە ئێمە لە پرسیار لە خۆمان بکەین باشە با دنیا بمبینێ زامم ببینێ مەزڵومێتم ببینێ قارەمانێتم ببینێ با بمبینێ بەڵام من چ گرنگی بینینەکەم بۆ مهمە بۆ دەبێ بمبینێ ئەمە کاک هۆمەر ئێوە بەردەوام بن من ئێستا تێم ئێوە بەردەوام بن من گوێم لە دەنگتانە ئێستا تێم ڕایە کردو ئێستا تێم بفەرمونی من یعنی ئەدەکەن مثلا هەندێک خاڵ گرنگ هەیە لەناو ئەنفالە بەڕاستی گرنگن ئەم خاڵانە مثلا بۆ نمونەوە یەکێک لەوانە هاوکاریکردنی زمناکۆ هەڵەبجەیە گەڕانەوەی بۆ کوردستان ئێستا لێرە لە سلێمانێژی هاوکاریکردنی تەیمورە کە ئەمانە ئێستا با بڵێن لایەن عەرەبەکانەوە هاوکاری کراوە و لێرە ئەژی هەر یەکێک لەمانە لە ڕاستی خاڵی گرنگی جوانی میلەتانن بێجگە لە کورد بەڵام کورد خۆشی بەدنیە لەم هاوکاریکردن مەسەلەن مەبەستم لەوەیە بۆچیە بێ
یعنی من بێگومان بە ڕێزێکی زۆرەوە تەماشای و خانەوادەیەکەم کە تەیموریان ڕزگار کرد و تەماشای خانەواداناکەم کە لە ئێران زمناکۆیان ڕزگار کرد یا با بڵێن ژیان هەڵەبجەیان بەخێو کرد بەڵام ئێمە خۆشمان بەدەرنین لەم چیرۆکە بۆ بێ ئەوەی ئەوان زۆر گەورە ببینرێ ئەوەی من زۆر بچووک ببینرێ من دژی ئەم خۆ بە بچووک بینیم بۆ نمونە با من نمونەیەک بێنەوە حاجی ڕەحمانی نارنجەڵە خەڵکی ئەو هەورامانەیە گوندی نارنجەڵە گوندێک لە هەورامان کاتێک گوێزرابوون لە ئۆردوگای سیروان نیشتە جێبوون لە چیمیا بارانی هەڵەبجە خانەوادەکەی بمبەخشن منی ژواز ئەم زۆر تەواونیە داوای لێبوردنتان لێ یەکەم خانەوادەکەی حاجی ڕەحمان بە حاجی ڕەحمان خۆشیەوە هەر هەمویان بریناری چەکی چیمیایی بوون باشە لەو کە هەمویان کوێر بوون کوێر لەو کاتەیە سەربازێکی عێراقی کە لە هجوومەکەی سەر هەڵەبجە شکا بوو خۆیەکە بە ماڵی حاجی ڕەحمانە من ئەم چیرۆکە بۆ ژێڕمەوە دەبێ ئێمە چیمان جیاواز بێ لەم دنیاە کارەکەی ئەو زۆر گرنگە بەزینەکەی من زۆر بێ ئاهمیەتە ئەم جوندی عێراقیە کە چەکداری ئەو سوپایە بۆ کە شومیابارانی هەڵەبجەی کردووە حاجی ڕەحمان داڵدەیەدا وەکو کارێکی ئینسانی وەکو ئەوەی کە لە سەردەمی بەعس و ستەمکاری ئیستبدادی بەعسە خانەوادەیەک تەیمور داڵدادن و گەورەیەکەن ئەمە هینە یعنی پڕکێشێکی زۆر زۆر گەورەیە مجازەفەکردنە بە حیاتی بنەماڵەیەک و عایلەیەکەوە ئەمە زۆر زۆر ڕاستە بەڵام خۆ بۆ حاجی ڕەحمانیش هەروە بوو زۆر گرنگە ئێمە خۆمان بچووک نەبینین لە بەرامبەر خەڵکا خۆمان بچووک نەبینین یعنی من کە کاتێک گەڵێم من چیرۆکی ئەنفالم پێەیە یعنی دنیا لێم وەرناگرێکەوەکو مەزڵومێک هەر بڵێم چیرۆکی ئەنفالم پێەیە ئەبێ پێی بڵێم من چیرۆکی ئەنفالم پێەیە تۆ لە بەرامبەر ئەم برینەیە قەرزارباری جا هاوکاری سەدامت کردووە بێدەنگ بووی لە تاوانەکانی ئەی باشە من بەشم من بخۆم بەشێکم لە کۆمەلگای مرۆڤایەتی بەشێکم لە مرۆڤایەتی ئەگەر ئەم برینەی کورد بێ ئەبێ هی مرۆڤایەتیش بێ من ئەبێ بەم شێوەیە لە دەرگای دنیا بم نەبەو شێوەیە کە من چاوم لە دەست حتا دنیایە حتا دنیایە کۆمەلگای نێودەوڵەتی ئەوەی کە ئەو ئایکۆنەی بۆ دانراوە نابێ بە ڕزگارکەری هیچ میلەتێک نەکەی کورد ئەگەر کورد خۆی نەسەلمێنێ خۆی نەیەتە مەیدان حتا دنیایە من لە مەجای بەتەمام لە مەجای فیلم و فیلم سازیاییشکەم و ئەوانەی پێش منیش فیلمیان کردو لەسەر ئەنفال کردیانە نەمرترین باشترین فیلم دروست بکەم ئەگەر من باز لە مەزڵومیەتی خۆم بکەم دنیا لە تۆی وەرناگرێ ئەمڕۆ هێزی داهێنان و قودرەتی تۆ چییە جێگە و پێگە و ڕێگەت چییە لەم دنیاە ئەمە بۆ من زۆر زۆر گرنگە و چیرۆکی ئەنفال و هەڵەبجە و دێرسیم و قارنێ و قەڵاتان و عامودە هەمووی من بۆ ئەم خۆسەلمان نەپێ و بەلاوە گرنگە یەک خاڵی تر زۆر بەلامەوە گرنگە ئەمە بۆ کەسوکاری قوربانیەکانی شەروایە من دوجار دۆسەی ئەنفال وەکو دۆسەی خانەوادەکان نابینم ئەوانە ڕاستە و خۆ بەرکەوتەی زەبرەکان دەنا هەمومان بەرکەوتەی ئەو زەبرێن من جارێکی ترێڵێن جا کورد بێ بیانی بێ عراقی بێ ئێرانی بێ هەر جەرەیانێک هەر ئینسانێک هەر بزوتنەوەیەک هەر بزاوتێک ڕێزی لە زیندوو نەگرت درۆ بەدەم مردوەکانەوەکە شین واوەی لا بۆ ئەنفالی بینیمان چۆن یادی ئەنفالەکەنەوە ئەی بینیم چۆن یادی ئەنفالەکەنەوە کاکە لە ناو دۆسەی ئەنفال و هەڵەبجە و شەنگال و هەمامە دەیان چیرۆکمان هەیە خانەوادەکان کەسایەتەکان دەتوان خۆیان بیجێڕنەوە بێن بیجێڕنەوە بەڵام ئەمانیان وا فێر کردووە بێ سیاسیەکان قسەیان بۆ بکەن بابە ئەبێ تۆ گوێ لەوان بگری یعنی ئەبێ ئێمە تێبگەینەوەی کە ئێمە چۆن گوێ لە قوربانیە گرین و تێبگەینەوەی کە تاکەی نابێ بە قوربانی بمێنێتەوە ئەبێ حکمت و هونەری من چی بێ کە
هاوڕێ پێشڕە و لەم ڕۆژانە قسەی کرد وەکو کەسکاریان فال و کەسکارێکیان ئەبێ حکمەتی من چی بێ کە ئەم هەر لە دۆخی قوربانیا بهێڵمەوە ئەگەر هەڵ نەسێتەوە سەر پێ ئەینجا من یەک ملاحەزە لەسەر قسەکانی جەنابەت کاک پەیمان هەموو ئەوەی کە باست کرد ئەوەی کە منیش باسم کرد ئەو خۆ بە کەمزانیە هێشتا من ناحەقی ناگرم من پێم وایە کورد تاکە میلەتی سەر ڕووی زەمینە کە بەرگەی ئەم هەموو جەنگ و جینۆسایدەی گرتووە بەرگەی فتوحاتی گرتووە بەرگەی هێرشی مۆدێرنەی گرتووە بەرگەی زاڵمێتی دەوڵەت مۆدێرنەی گرتووە بەرگەی پلانی نێودەوڵەتی گرتووە پەیمان نامەی لۆزان خۆتان ئەزانن نەتیجەکەی هەتاکو ئێرە دێت یعنی من پێم وایە لەم دۆخەیە لەم هەموو زۆڵ مستەمەیە کە لەم میلەتە کراوە هێشتا بە پێوە ماوە هێشتا خاوەنی کولتورە هێشتا خاوەنی شوناسە هێشتا خاوەنی جۆرێک لە بەرەنگاریە جاگە لەسەر ئاستی تاکیش بێ بۆیە لەبەرەوە تا ڕادەیەک بەلامەوە سیر نییە کە سیاسی خۆفرۆشیە بینم سیاسی شەرمەنیە بینم یعنی ئەمەم زۆر بەلاوە زۆر گرنگ نییە چونکە زەبری جینۆساید زەبرێکی کوشندەیە بەجە کاکە ئۆمەر ئەو قسانەی کە سەرەتا جەنابەت کردن و قسەهایە کە من کردم قەرار نەبوو قەوانە کۆن لێبین چون دوو لە جەنابەت نەوە قسەکانە خۆمان ئێژم خەریکە وای پێتێت بڕواتە قاڵە بە پرتەو بۆڵەی پیرەژنە دۆڕژیاک ئەوسا هەنوت ئەوسا پیرە بەڵێ نەخێر منزورم ئەوسە کە ئەمە بووگە بە باو هەموو کەسی ئەم قسە ئەکا ئێمە ئەمەنین و ئێمە ناتوانین و ئێمە نایکەین و ئێمە هەدەفمان چی بوو لە کردنەوەی ئەم لە هاوردن ئەم پێشەکیە بۆ خاترەوەی بڕۆینە ناوە باسەکە دقیقەن ئێمە گەرەکمانە بزانین بۆ واین باڵامان کورتە کەلەی سەرمان مەغزی تیانە مەغزمان بە ئەندازەی مەغزی دایناسۆرێکە لەشمان زلە و مەغزمان بچووکە چه اتفاقی کەوتگە ئێمە واینە خۆ هیچ شتێک لەم دنیا لە دنیای ئێمڕۆژ هەروە لە خۆی وەڕێ ناکەفێ بە تایبەتی لە ژیانە ئینسانە هەرچی شتە بەرنامەی بۆ دانرێت ئەبرێتە بەرەوە وە جێبەجێ ئەکرێ ئێمە بۆ ئامان لات کە هەدەفت دادگاهە ئەنفالیان یعنی بە تارا چووەکان بە یەغما چووەکان تاڵان کریاگەکان ئەوسە بزانین ئێمە بۆ ئەنفالیانین بۆ قیامەتیانین بۆ جەهەنەمیانین بۆ واین کێ لە ئێمەمانان هات لە لەباسە ئێمەوە بەناو ئێمەوە ئەمەی بە ئێمە کرد و ئێمە لێ ئاگادار نەبووین ژێ ئینسانەکان لە پڕێکا لە شەوێکە ئەحساسەکەن گەورە بوون ئەو شەوە معلوم نییە کەیە 40 ساڵەگیە 50 ساڵەگیە 29 ساڵەگیە لە شەوێکا یەکسەرە پێی وایە گەورە بووە ئیتر بووە بە پیاک لە پڕێکا کەلەماتی ئەگۆڕێت بە مناڵە بچووکێژی ڕۆڵە نەسیحەتەکە ئەگۆڕێ گەورە بووکە ڕوانگەی ئەگۆڕێت بە دنیا ئێمە گەرەکمانە بزانین کەی ئێمە لە سەغارەت دەرتین و گەوراوین و بۆ ناوین یەکێک لە هەدەفەکانە ئەنفالیان ئەمەسە من ئەمە تکرار کردەسەوە تکراری ئەەکەمەوە بۆ ئەوانەی باوەڕمەندە دینین بابزانن خوا احتیاجی و عیبادەتە تۆ نییە تۆ ڕۆژێ 5 فەرزە دەست و پلە بشۆری بڕۆی نوێش بکەی ئەم نوێشکردنانە دانیاگە تا تۆ لە وەسواس و تکرارە لە بیرە نەچێ موسڵمانی ئەنا من کاورا ئەناسم وەختی قل هو الله ئەحەداتە دەمی یەکتری و دەمیە پێچێتی یەک و نازانێت چیژی وەلێ ئەمە ئێشێ لە بیری نەچێ موسڵمانە بڕێ ئوسوولە بنیادینە کوردی و مبارزاتی ئێشێ ئەوەنە تکراری کەیتۆ بە مەسینە قسە بکەیتە گوێی خەڵکیوە تا خەڵک تکراری کاتەوە و بزانێ بە چ کەڵکێک ئەخوا اتفاقی کەوتگە دنیای ئەمڕۆ اتفاقێکی تیا کەوتگە کە هەرکە زرنگ بێ و هەرکە ژیر بێ ئەتوانێ بەکاری بێرێ ئەویش ئەمەسە ئینحساراتە تریبوون لە دەسە خەڵکی دەرات کە منە مەوتگە جاران قدرەتە تەخریب و نابودگەری ئینسانێک
15 گولەی سەرپڕی ساچمەزن بوو. یعنی لە باشترین حاڵەتە 15 تەقەی بە ساچمەزن ئەتوانی بکردایە لە 4 ساعتە، یا بە شمشێرێک نەفەرێکی بکوشتای یا دوان. هەروە کە ئیمڕۆ فڕۆکە دروست بووگە و سارۆخە پاتریۆت دروست بووگە و سارۆخە هەدایەتگەر دروست بووگە و هەلیکۆپتەرە ئاپاچی دروست بووگە، زەلامێکیش ئەتوانێت بە بیکەیسیەک و لە دەقیقەیەکە 6,000 گولە بتەقێنێ، ئەتوانێت بە کۆمەڵی تەفجیرات یەک ساختمان و یەک بینا بواتە سەرەوە، ئەتوانێت بە بڕێ تەفجیرات دەیان دەبابەیە ئەرتەشێک لە بین بووە، یەک نەفەر. هەر ئەم اتفاقە لە بەشی میدیایش کەوتگە بە عەسرە تریجی دەسی پێکرد. انحساراتە تری بوون شتیاگە. من جاران ئەگەر مەجبور بووم لە ناوە 2 نەفەرا قسە بکەم، ئەمڕۆ لە بین هەزاران نەفەرا قسە ئەکەم و قسەکانە ئێمە دەست بەدەست ئەگەڕێت. هەروە کە عەقڵە ئێمەیان فاسد کرد، هەروە کە جامعەیان فاسد کرد، هەروە کە کەمەن سنسیان کوشت و عەقڵە ناقسیان دانیا، ئمڕۆ ئێمە ئەتوانین ئەمە پشتڕاست بکەین و لێ بکۆڵینەوە. دادگاهە ئەنفالیان زەمینەیەکە بۆ خاتری ئەوەی ئومەتە کوردی تەبدیل بێ بە مردم مەفهومێکی ئینتزاعیە، هیچ نمودێکی نییە. بۆ ئێوە مردم دروست ئەکەن. مردم یعنی چێ؟ مردم یعنی ڕۆژنامەوان، سەرۆکی مامۆستاییان، سەرۆکی ئەوقاف، سەرۆکی پزیشکان، سەرۆکی دەستەی نانەواچیەکانە سلێمانی، ئەو ئەوێتۆ مردم سەرۆکسازی بۆ ئەکەن، سەرسازی بۆ ئەکەن تا بتوانن پێی بێژن مردم، بۆ لێ مردم من و تۆین. دنیای سەرمایەداری فرەزرنگە، مردمی نەهێشتکە، گشتی برگەسە ناوی پۆزیشن. کابرا پێخۆش نییە بێتۆ مردم، چون مردم بۆ گەنە، مردم فەقیرە، مردم ناحاڵیە، مردم برسیەوە نیە خۆتانیژنی کاکە خەڵک برسێتی، کاکە خەڵک فەقیرە، کاکە خەڵک داماوە. من مردمم، سەیرم کە نە داماوم، نە فەقیرم، نە کزۆڵم، نە تێ هەڵدریاگم. لەم دنیایشە بگاتە کێبڕکێ کەس بە پیاو نازانم. لە ئەمریکایەکان و گرتگە، لە بایدنیان و گرتگە، تا ئەوانەی ناوی زانکۆکانیان کەسیان بە پیاو نازانم. من مردمم. وەلی جیهانە سەرمایەداری بە تۆ تایتڵەدا، تۆ معلمی، تۆ ئینتەلەکچوەڵی، ڕووناکبیری، تۆ نووسەری، تۆ پۆزیشنەکەت ئەبێ بە هۆڤیەتە. ئێژم سەلام کاکە گیان چۆنی؟ ئێژێ سەلام ئەزیزم، من وەڵاهی مهندسم. کورە کاکە تۆ کێی؟ خوات کێی؟ تۆ خوات کێی؟ من کەی وتکمە شغڵ تۆ چییە؟ من کەی وتکمە پۆزیشنە تۆ چییە؟ ئەوە ئێمە ئالوودەکریابین. بزا ئێمە گەرەکمانە لە بەرامبەر نظامە سوڵتە بوێسین، لە بەرامبەر جیهانە ئینقیادە جودۆ کریستیانەتی بوێسین. ئێمە مردمین کە مردم بین، موقعیەتین، سیچویشنین. حاکمیت موقعیەتە، سیچویشنە. موقعیت ئەدا لە موقعیت، پۆزیشن نادا لە موقعیت. مامۆستایانم مانگرتووی مەعاش نەگرتو هیچ وەختێ ناتوانێت هیچ حکوومەتی بخا. پۆزیشنە، مردم نییە. ئەمە مردم نییە، مردم منم. مردم کاکۆمێرە، مردم تۆی. بۆیە من ئەم دادگانە بەرگوزارەکەم لە باڵاترین ئینسانەکان و تا سادەترین ئینسانەکان لە ئاستی معرفی و ئێژم لەم دادگای منە بەشداریەکە، و من بە خوزوعێکی تەمام و لە کردنەوە و شیتەڵکردن بابەتەکە لەگەڵیا هەنگاو بە هەنگاو ئەچم. لە هەر کوێیەکە ئینحرافاتی واتیا، ئینحرافاتێکە کە حاکمێتی کردووە، جەڕاحی ئەەکەین بە یەک و بە هاوکاریەک و بۆ ئەم کاراکەین. لەبەرەوەی فێر بین، مردم بین. لەبەرەوەی کە هاتینە ساحەی عموم و گشتیوە، لەشەکان ئەبن بە یەک، بە دوو، بە سێ، و لەشەکان و فەزای عمومی ئشغاڵ ئەکرێت و داگیر ئەکرێ بە لەشەکان کە مردم بن. خەڵکی کوردەوار فەرموون کاکە عومەر ببورن. ئەو خەڵکی کوردەوارە بڵێ. خەڵکی کوردەوار، هەدەفی ئێمە ئەمەسە مردم بسازین و مردم ئەسازین. بۆ یەکبار لە تاریخە لە تەمام ئەم جیهانە تێنە تەماشای ئێمە کە کورد مردمی ساخت و مردم لە کووردا مەوجودە و چمکێکی ئینتزاعی نییە. بۆ یەکەم بار لە تاریخە، هەروە کە ئەجدادمان لە 300 ساڵە ڕابردووە،
ئیداری کوردی و دەسەڵاتە گشتی کوردیان بوو ئیداری کوردی و دەسەڵاتە کوردی دروست ئەەکەین بە مەچەک و هیممەتە تەک بە تەکە ئێوە و بەهێزە تەک بە تەکە ئێوە و دنیا تێ تەماشاکاوە و بە تۆ چەپڵە لێدا و ئەفەهمێ ئینسان بوو یعنی چی بەڵێ فەرموو کاکۆمەر لەسەر ئەو مردم دروستکردنە طبعاً لا ئێمە مردم دروستکردن ڕێگە بێ ئەمە بڵین ببن بە بەشەر ئەمە مەبەستەکەی دروستە ئەوسا خەڵکەی و بڕۆ بۆ مەدرسە بڕۆ بۆ مەکتەب بەڵکم بووی بە ئام بووی بە بەشەر ئەوان کۆنسپتێکی ترە ئەوان دیدێکی ترە بەڵام ئەمەی من ئێڵێم شتێکی ترە ئەمەی تۆ ئەیڵێ ڕێک ئەوەیە ئەڵێ بڕۆ بۆ خۆت ببە بە پیاو نانی خۆت بپچڕە واتە نانی خۆت بپچڕە و ئاور لەوانی تر مەدەرەوە بەڵێ من ئەمەیان ناڵێم پێم خۆشە شتێک بە تۆ بڵێم طبعا ئەم گۆڤارەی ئێمە چۆن دەرەچوو وتارێکم هەیە ئەڵێم سوالکەرەکە منم سوالکەرەکە من ئێستاش لێرە بە هەموو ئەو خۆشەویستان ناڵێم کە میوانمان و لێرە جۆمان لێگرن جارێکتر دووبارەیەکەمەوە سوالکەرەکە منن ئەم سوالکەرە چێ ئەم گۆڤارەی ئەنفارستانە کە دەرچوو پێمان خۆش بوو یا پێم باش بوو هەرچی کەمێک غیرەتی هەیە ئەگەر بە یەک پێدانی یەک وێنە بێ بە پێدانی دوو شەبێ بە پێدانی 1000 دیناری چاپی نەک 1000 دینار 500 دیناری چاپی نوێ بێ کە پارەی خراپترین پاکەتێک جگەرەیە لەم وڵاتە بەزداری نووسینەوەی ئەم مێژوە بێ باشە؟ بەڵێ تا 12 ژمارەمان بەم شێوەیە دەکرد تا 12 ژمارەمان بەم شێوەیە دەکرد لە کاتێکە ئێستا بەیانی ئەم لایڤە ڕێکۆرد دەکرێ و بڵاو بێتەوە خەڵک هەبووە ئامادە بووە کۆی تێچووی هەموو ژمارەکە بگرێتە ئەستۆ ئێمە وتمانە ئەم شەرەفە نەک تەنیا بۆ تۆ تەنانەت بۆ منیش کە شەو و ڕۆژ خەریکیم نابێ بۆ تاکە کەسێک بێ ئەبێ ئەمە شەرەفی کۆمەلگایەک بێ هینەتەوەیەک بێ ئەبێ بەشدار بن لە بەرامبەر ئەم دیدە ناڵێم لە بەرامبەر ئەم جوهدە ئەو تایتڵیاندا بە من ئەو پۆزیشنیاندا بە من کە من سوالکەرم بەڵێ من بە شانازیەوە ئەگەر ئەوە قەرار بێەوە سوال بێ من ئەو نازناوم قوبڵ کرد بەڵام بۆچی ڕوخسەتێ ئەمە ڕوون بکەمەوە کاتێک کە کۆمەڵێک چالاگوان کۆ ئەبنەوە بەوەی کە کارێک بکەن نەوعی بێ گرنگ بێ دیار بێ بۆ ئەنفال گفتوگۆکرێتە بینیانەوە ئەڵێن باشە بۆ عومەرەتوانێ بەبێ ئۆفیس و داوای ئۆفیسەکەن و داوای ئاشپەزخانەکەن و داوای چاکەن و چایچیەکەن و داوای ستاراکەن بیان با بۆ بگوندەکان و بۆی ڕسم بگرن و بێنەوە ئەوە بکەن بۆ عومەرەتوانێ طبعا من بۆ زانیاریتان ئەمە وەکو خۆڵکیشان نەیەڵێم بەڵکو وەکو هاندانێک ئەیڵێم بۆی کە هەموو کەس دەتوانێت ئیشکە ئەگەر ویستی بیکە سیارەکەم نە تەبریدی تیا بوو نە سیارێکی باش بوو نە توانای ئەوەشی هەبوو بچێتە هەموو گوندێک بەڵام من نەچوو بە وەزعشەوە ئەڵێ بۆ عومەرە توانێت بەم شێوە بیکە ئەڵێ ئەوەی عومەرەی کا سواڵە ئێمە ئەمانەیە بە پرۆفیشناڵیشکی بە پرۆفیشناڵی هەتا کوێسا کاری پرۆفیشناڵم نەبینی لەسەر کۆمەڵێک دەستەواژە بۆی کە من با بڵین مێدیای کوردی لە معارەزە و لە حکومەتدار و لەوەی کە میدیای دەسەڵاتە و میدیای ئۆپسیۆنە و میدیای ئەڵمانی و میدیای ئیسلامیە هەر هەمویان بە زمانێک مامەڵە لەگەڵ ئەم چینە ئەکەن کە پێیان ئەڵێن قوربانیانی هەڵەبجە و ئەنفال شکێنەرە ڕووخێنەرە بۆ نمونە یعنی هەمیشە وەکو زەلیل وەکو مەزڵوم وەکو ئەوەی کە ئەمانە شانیوان خێر پێکراو بن شانیوان بە زمانی قسەیان لەگەڵاکەن کە ئەمانە چۆنەڵێ هەر بەشەر نین کە سوکاری سەربەرزی پاشماوەی ئەنفالکراوان تۆ سەیری ئەم جوملەیەکە کاکە لە ئەساسە تۆ هەر نازانی سەربەرز چییە
ئەگەر بزانی سەربەرز چییە بەم جۆرە ئینسانانە ناڵێ پاشماوەی ئەنفال ئەبێ بە زمانێکی باڵا تەمەشایانکەی بۆی توانای هەبێ باڵایی خۆی ببینێ باشە ئەزانین بە نووسرا منەوانە ماوە بە دەستگاکانی ڕاگەاندن کاکە تۆ زەگلانی کەم ئەحترام بۆ ئینسان قایل بە ئەحترام بۆ ئینسان قایل بە بزانە کە چۆن مامەڵە لەگەڵەمان ناکەی بزانە کە چۆن مامەڵە لەگەڵام ئینسانان ناکەی باشە من کەوتم تۆی بەڕێز هەر بە تۆنی دەنگم دیارە کە ڕێز لە تۆ گرمیاننا ئەو مەکرازانەمان زۆر بینیمان ئەو ساحب دکتۆرا و خاوەن دکتۆرا و بڕوانامانەشمان بینی کە چۆن ئەخر با ئەومان بیر نەچێ هەندێک کەس هەیە بەڕاستی ئەنفالی خستۆتە خزمەتی خۆیەوە ئەنفالی خستۆتە خزمەتی خۆیەوە هەڵەبجەی خستۆتە خزمەتی خۆیەوە ئەبێ ئێمە ئەو شەڕە بکەین ئازیزی من کاک پەیمان یەکێک لەو خاوەن دکتۆرایانە بڕوانامەی دکتۆرایە کە من ئامادەنیم ناوی بێنم ئامادەنیم ڕۆژە ڕژان دادگاش لە دادگاش کاتی لێ بکەم وەکو کۆپیڕایت کە مافی خاوەندارێتی منی بردووە دوایەوەی کە کتێبەکەی من نەخوێنێتە کاملی بیرۆکەکانی من ئەیبا بۆ خۆی ئەینجا دوایی بە سیفەتەوەی کە من دکتۆرام هەیە خاوەنیم کاکە من کاتێک بە تۆ وتووە ئازیزەکەم بە تاوانی ئەنفال مەڵێ کارەساتی ئەنفال لەبەرەوەی سێنامەکەی ژاپۆنیش کۆمەڵکوژی خستەوە بوومە لەرزەکانی ئێران و تورکیا و دنیاش کۆمەڵکوژیە خەنەوە بەڵام شەر نییەوانە جەلادیان چیە تاوانیان تاوانباریان نییە بەقوربان یعنی کە تۆ هاتووی هەموو هەم بێ تەنها لەبەرەوەی پۆزیشنێک کە تێنا و دکتۆرە ئەمەی جابی من داوەتەوە بۆ کە هەتا من وەسابم تۆی نەخوێندەوار بۆت نییە قسە بکەی ڕاستەکەی یعنی کاتێک کە تۆ مافی ئینسانت لا نەبوو بێگومان ماف نادەی بە قسەکردنی ئەبێ منی دەسەڵاتدار منی مەلا منی مامۆستا منی خاوەن دکتۆرا منی هونەرمەند منی ڕۆشنبیری گەورەی گەلەکەمان قسە بکە جارێ من بۆم نییە قسە بکە بەڵام من بۆ زانیاریت ئەمە بۆ هەموو کەس بە تەحەداوەیە من ئەوەندەی من لە ژنانی ئەنفال کراوەوە فێری ئازایەتی لێبوردەیی دڵفراوانی ئینسان دۆستی بووم بە هیچ جۆرێک لە ناوەندی ڕۆشنبیری فێر نەبوو بەعکسەوە لەو ناوەندانە فێریشتی زۆر ناخۆش بوو فێر بووم کە چۆن پاشقل لە یەک بگرن و چۆن لە بەرەڕوو بەدەمتەوە پێ بکەنێ لە پاشمی لە پشتت بشتێنی من لە ژنان جا من بەڕاستی زۆر لەگەڵم دیدەی دۆڵۆزم وەرە سنتەر بەجێوێڵە وەرە بۆ پەراوێست وەرە ئێستا بن ئەمیوارەیە کۆمنتم بۆ پیاەک نووسی پێشمەرگەیەکی کۆنا ڕاستە خوێندەواری تەواو نەکردووە سێ بەرگی بیرەوەری خۆی نووسیوەتەوە فەرموو بڕۆسەیلی ئەو دەست و قەڵەمەکە ڕووناکبیرانی گەلەکەمان لەکوێ نووسینی ئەو لەکوێ هەیە باڵێ فەرموو ئشارەت بە نۆکتەیەکی مهم کرد کە بەشێک لە پەردەی ئەنفال لا ئەدا با بڕۆینە سەر پەردەی یەکەمە ئەنفال پەردەی یەکەم ئەنفال کە لە کەلەماتی کاک هۆمەرا مستەتەر بوو و ئێمەش لە دادگاهە قیامەتیانە هەڵەبجە بە فاجعەی هەڵەبجە و بە لووتکەی ئەم فاجعە کە جینۆسایدە ئومەتە کوردیە و ئێمە وتمان لووتکەی جیاجیای هەزوەک و لووتکەی کێ و یەخ ما بەقی لە ژێرە ئاوە و لووتکەکەی واوە دەرەوە ئەوەی کە باسی کرد نوکتەیەکی مهم بوو کە من ئێشێ دەست بووم بۆ ئەدەبیاتە چەپ فرێک لە ئێوەمانان لە زار ئەم ڕووناکبیرانە شتێک ئەشنەون بەناوە هێژەمۆن هێژەمۆنی کەلەمەیەکی لاتین و یۆنانیە کە لێم دووە لە ئەدەبیاتە سیاسیە ئاغای ئەنتۆنیۆ گرامشی بەکاری هاورد و من دیبەیتم لە سەلامە کردگە بەڵام لەگرا ئەخوات بە پەردەی ئەنفالیان با من بیکەمەوە ئێمن هەر کەسێ تێتێکمانە قسەکە آخر من مەعزەرەتم ئەس بە ئەمە بێژم ژێ کابرایە لە مەجلسێکی عەشایری دانیشتبوو کۆمەڵێ بەگزا دانیشتوون هاتوو خاترەیە تعریف کات و قوێ خایش لەلایە بوو وتی قوروان من و کەرەکە
خوێخا وتی گوێ درێژ وتی بەڵێ خوێخا بەڵێ خەریکم ئەمود من و کەرەکە وتی هەتی و گوێ درێژ ئەو هەروتی کەرەکە داستانەکەی ئێمە ئەمەسە مردمە ئێمە لەحزەیە فکر ناکاتەوە هەرەو کەلەماتە ئەگری فڕی ئەدا بۆ فڕی ئەدا ئەمە ئەنفالە ئەمە خودە ئەم کارە ئەنفالە یعنی چی ئەنفالە یعنی جینۆسایدە یعنی چۆن جینۆسایدە ئەنتۆنیۆ گرامشی فکری لێ کردو بە عنوانە کابرایەکی مارکسیست وتی ئەرێ بۆ انقلابی طبقەی کارگەر اتفاق نەکەوت بۆ ئەلا ڕقمە ئەوەی کە سەرمایەداری زۆڵمی زیاترەکە خوێن مشتر بووە دڕندەتر بووە بەهێزتر بووە قەیرانەکەی زیاتر بووە بۆ کرێکارانە جەهان انقلاب ناکەن ئەنتۆنیۆ گرامشی تەماشای کرد مردم ژیانیان ئابووری نییە ژیانە مردم کولتورە نە ئابووری ئابووری بەشێکی بچووکە لە ژیان ئینسان ئەی ئەمانەی کە کرێکارن بۆ تەکان ناخۆن ئەمانەی کە کرێکارن کولتورەکەیان ڕێگەیان پێنادات تەکان بخۆن و حاکمیت و سەرمایەداری لە ڕێگەی کولتور و ئەمانەی گرتگە یعنی چۆن یعنی مردم بەرامبەر بە تەبیعەت بێدەسەڵات کاکۆمر ئیستە وتی کاکە تسونامیەکەی ژاپۆن کۆمەڵکوژی کرد بەڵام فاجعە و تەبەهکاری نییە بە قەوڵ خۆی تاوان نییە ئەم کەلەماتە هەڵی ناگرێ ها تاوان هەڵی ئەم جەریانە ناگرێ ئەمێشە وشەی بۆ دروستکەین چون ئەمە پلانێکە گەلە کۆمە کریاگە لە خۆتۆ لە کەسێک کە ئەو بەهنە خۆتی ئەزانێت تا دیگەری لەگەڵ یەکتریا پلانیان کردگە کە من تێمە سەری ئەمە کەم و تاوان داڵدەی نادات کەلەمەی گەرەکە وشەی گەرەکە بۆ مەلەرزەکانی کرمان و بۆ مەلەرزەکانی ڕەشت و ئەنزەلی و گێڵان و ڕوودبار ببورن بۆ مەلەرزەکانی تورکیە کۆمەڵکوژیان کرد بەڵام هیچ کام لەمانە جینۆساید نین بۆ چون دەسە بێدەسەڵاتم کارە تەبیعەتە و ئینسان شتێکە بە تەبیعی ئەزانێت خۆشمشێر ناکێشێت و بکەوێتە گیانە زەوی وەشمشێر ناتوانێت گرامشی ئێژێت طبقەیە حاکمە دەسەڵاتە خۆیان تەبیعیەوە کردەگەسەوە زاڵمە مردم فکرەکە تەبیعیە کابرا زاڵمە تەبیعیە کاورا پیا و کوژیشە تەبیعیە کاورا خیانەتیشی کردگە تەبیعیە کاورا جنایەت کاریشە ئیتر دەسەڵاتە و هەروازە بۆیە هیچ اتفاقی ناکەوێت ئەنفال و هەڵەبجە تەبیعی بووگەسۆ تەبیعی بزانە خەڵکی ئێمە بە درێژایی 100 ساڵە ڕابردوو مشتێ بنە جوولەکەی فاسدە جەدەن دەرجەت فاسدە کارمەند لە پڕێک و سەریان دەرهاورد وتیان ئێمە ئینوان و ئادرسی کوردین ڕاهبەری کوردین گەورەی کوردین شۆڕش و کوردین کەسیش نەیپرسی عەرەب واتەنی من ئەینە هازی لەکە ئەمتە لەکوێ هاورد تۆ ئەمانتە لەکوێ هاورد تۆ لەکوێ لە پڕێکا بوویت و کوڕێ لەکوێ داکەفتیتە خوارەوە ئەمانە هاتن وتیان ئێمە سەرکردەی خەڵکی لە تاریخە ئەمانە حیزیەتی دەرچووگی تێهەڵگریاگی کۆیلەتی جنایەت تەجاوز و تەعەداماوە بۆ خەڵک عادی بوو لە هەموو مێژووی 100 ساڵەی ئێمە یەک پێشمەرگە نەیداگەلەمی لە ئەسلحە فەرماندەی متەجاوزی بکوژێت لە هەموو مێژووی 100 ساڵەی ئێمە یەک پێشمەرگە نەیداگەلەمی لە ئەسلحە با لە ڕاهبەرێکی کە ئینسیحاب بکاتەوە و خاک بەجێتێڵێ و خەڵک بەجێتێڵێ و قسەک بیتۆپێنێ کە نیشتمان پەروەر بێ کە پاتریۆتیک بێت مەوجود نییە لذا تۆ ئیستە کۆمەڵی جنایەتکار بەناوە حکوومەتە هەرێم وانە ئەوێ حتا بینەقاقایان خانە بە خانەی وجودیان بۆی تعفنی خوێنی کورد و تاریخی کورد و سەرزەمین و کوردەوار و ئینسانە کوردی ئەدات
بەناوە مردمی ئێمەیشە باباکە و دەمپانەکات و ئاغاس و خەڵکەکە جا نۆکەرتان دیگە چۆنەوێسێ نۆکەر وا ئەوێسێ دەستی خاتە سەری دەستی ملی کەچەکە ئاوە خەڵکەکەی ئێمە گشتی فێری نۆکەری بووکە ئەمە بەردەوامیە ئەنفال ئەمەسە کاک ئۆمەر دروست دەسی بۆ برد بۆ ئێمە جنایەت تەبیعی بووگە سۆ زوان فاسد بووگە وەکو جۆرج ئۆرڤڵ لە 1984 ئێژیتی وزارەتە حەقیقەت وشە فاسدەکە معنای نەمێنیت ئەمانە ئەوەنە جنایەتیان کردگە گەرەکتە بێژی جنایەت ئیشی بێژی مەلامەچەی بارزانی گەرەکتە بێژی جنایەت ئیشی بێژی یەکێتی نیشتمانی پەکەکە کۆمەڵە دموکرات گەرەکتە بێژی جنایەت ئەمانە ئاوە بە بەردەم تۆشی بێن و بڕۆن دەی ئادیۆ بووگەسۆ بۆ ئێمە ئەحیانەن پێشمان بەر ناخوات ئەحیانەن فکر ناکەین تۆهینە ئەمەسە داستانە دادگاهە ئەنفالیان گەرەکی ئەمە دەربخە تا بزانین تۆ بالئەخەرە ئەمە بۆت عادیە یا غەیر عادیە یا ئەگەر غەیرە عادیوێ ئەو جار چۆن تۆ هەڵوێستەگری ئەگەر تۆ مەجبورەکەن بفەهمی ئەمە جنایەتە چۆن تەکە جنایەتکارە دائنیشی نان ئەخۆی گەورەمی بۆ ئەەکەی بۆی هەڵەخەی تۆ لە بەردەمیا عەکس ئەکێشی دەی تۆ چی تۆ بەشەری تۆ ئینسانی تۆ ئەحیانەن پیاگی تۆ مەردیشی تۆ باوکیش ئەتوانی بووی تۆ ژنیش ئەتوانی بووی بزانن من گۆرانێکی فەڕەنسەویم لە کەنیشکێکی فەڕەنسەوی بلژیکی بەناوە لۆرا فابیەن بەناوی ژۆتێم دیبەیتێ لەسەر کرد ڕووی کردە مەعشوقە فەڕەنسەویەکەی کەنیشکی فەڕەنسەوی سەردەمە مۆدێرنە پەغی مەهدە تەمەدونە دنیاوی جەدید هەڵگەڕیاوە وتی خۆشتم گەرەک وەکو سوڵتانێک وەکو پادشایەک وەکو سەربازێک وەکو گورگێک وەکو ئەحمەقێک عاشقتم خۆشم گەرەک نەیوت وەکو پسپۆڕێک نەیوت وەکو ڕووناکبیرێک نەیوت وەکو خائنێک نەیوت وەکو قاچاقچیەک نەیوت وەکو بازاڕیەک نەیوت وەکو پارەدارێک وتی وەکو سەربازێک وەکو سوڵتانێک وەکو گورگێک وەکو ئەحمەقێک خۆشم گەرەک تەوەجۆت کرد سەرزەمینە ئێمە وای پێات کە تا بزانم تۆ پیاک بووی شویش بووی ئەحیانەن مەعشوقیش ئەتوانی بوویت بالئەخەرە تۆ ئەگەیشی بگەیتە جێگەیەک دوو جەم سەرە جامعە یا خاسە یا خراوە یا مەردە یا نامەردە ئاماجە دادگایە ئەنفالیان ئەمەسە فەرمون کاک ئۆمەر کاک پەیمان من پێم خۆشە ڕاشکاوزین لەگەڵ یەکتری تۆ چیت هەیە ڕەخنە لە من بیڵێ منیش دەیڵێم من پێم باشە ئەوانەی کە لە دۆسەی جینۆساید لە مافی مرۆڤ من ئەو مرۆڤاڵێم کە خۆمان بەڕاستی باوەڕمان بە منەک بەو جاڕیگە دنیای کە هەموو خەڵکی سووریا و عێراق لە برسا و لە تینیا بمرێ بەهای سەگێکی تیسکنی نییە من ئەو مافی مرۆڤڵێم پێم باشە بە زمانێکی زۆر چۆنڵێ محکەم مخاتبەی مەسەن عتبەی هەموو کەسانە بکەین کە بەلام منەوە ناشرین ئەوە بۆ من زۆر گرنگە ئەوە توانی بەردەوام بەر حەڵبا من قسەکانم تاوە کاتێک کە من ئەڵێم دژی ئەنفالم دژی شەڕی ناوخۆم دژی کوشتنی ئینسانم من بەتەنیا یعنی چی من دژی ئەنفالم بەڵام شەڕی ناوخۆم بەلاوە ئاساییە یعنی چی من بۆ خۆم چاو لەو وێنەیان وقێنم ئەم خانەوادەیە لە تاوانی ئەنفال دوو کوڕی ماوە ئەو خانەوەیان لە تاوانی هەڵەبجە کوڕێکی ماوە سێ کوڕی ماوە بەڵام لە شەڕی ناوخۆ یەکێتی و پارتی شەڕی ناوخۆی ئیسلامی و
یەکێتی و پارتی شەڕی ناوخۆی فڵان و کاکەکان و ئەلمانیەکان و ئیسلامیەکان یەکتریە کوژن ئەی مەگەر ئەم کوشتیان چییە؟ ئەمان پیرۆزە و ئەمایان ناپیرۆزە دروستە یعنی ئەو کوشتنەی کە بە عەزەی کوژێ قەدەغەیەوە ئەوەی کە برایانی یەکتری ئەی کوژن من ئەبێ ئینسان لەم جەهالەتە بێتە دەرەوە کاتێک کە لەسەر ئەنفالە وەسلم ئەمە بۆ من گرنگە کاتێک ئەڵەیە یەکێک لە داوای کە سوکاری ئەنفالکراوان کە هەمیشە ڕەخنەم لێتی زۆر بەلامەوە سەیرە وەڵا سەرکردەکان نایان بۆ یادی ئەنفال ئێوە هاتن وا هاتن چیان پێیە چی بۆ تۆ ئەکەن یادی ئەنفالم بۆ چییە گەر دادپەروەری و بەهای ئینسانم بۆ بەرز نەکاتەوە بۆچی مە باشە زۆر بەلامەوە سەیرە یعنی کەسێک کە خۆی بە چالاکوانی ئەنفال بزانێ یا با بڵێن هەمیشە وەکو ئینجازێک سەیری خۆی بکە کە سوکاری ئەنفال و تەنانەت زۆر جار باسی ئەوەش کا کە ئازیزانم لە بیابان دەست و پەنجەیان لەگەڵ یەکتری لەگەڵ لمی بیابان تێکەڵ بووە بەڵام هۆشی ئەوە نەکا نابێ ئێمە لێرە دەست و پەنجە یەکتری بشتێنی ئەمە بۆ من زۆر زۆر گرنگە زۆر بەلامەوە سەیرە لە یادی ئەنفالدا من بەلامەوە بێبەها بێ خەڵک ڕۆژنامەنووسە کوژرێ چالاکوان بە شەقەدرێ خەڵک بێموچە ئەکرێ بەڵام من لە یادی ئەنفالە ئەمانەم بەلاوە گرنگ نەبێ کە باسی کەم کاکە یادی ئەنفال بۆ ئەوەیە کە کۆمەلگای کوردی نەکەر ئەو کوردانەی کە لە کوردستان هەر بە شەرێک لە کوردستانە ژی بە کەرامەتەوە بژی ئەمەم بۆ من مهمە من شکۆی ئینسانم زۆر زۆر بۆ مهمە یادی ئەنفالم بۆ ئەمە بۆ مهمە جا مەسەلەن هەرچی دەمەکاتەوە بێ ئێمەش وەکو هۆڵۆکۆستی جوولەکەکان کاکە جووەکان ڕاستە ئیشی زۆر زۆر باشیان کردوانە بەڵام من نامەوێ وەکو هۆڵۆکۆستی جوولەکەکان بم ئەزانی جووەکان یعنی چی جووەکان اعتراف بە ئەنفالی من ناکەم ئەگەر جووەکان بەهای ئینسانیان لابوایە سێکوتکەی ئەرمەن و جوو کورد ئەبوایە کۆتاییان بە کۆمەڵکوژی و ڕەشەکوژی دنیا بێنایە نەکەری کورد ئەبوایە کۆتاییان پێ بێنە بەڵام ئێستا من بڵێم ئەنفال جینۆسایدە جووەکان پێیان ناخۆشە لەبەرەوەی پێیان وایە لە بەهای تاوانەکەی ئەوان و قوربانیەکانی ئەوان کەمەکاتەوە ئەم حەماقەتەی ئینسان ئەمە حەماقەتە من ئەمەوێ قوڵتر سەیریە و دۆسەی ئەنفال بکەین بەڕاستی قوڵتر لە کوشتن و لە مافی ئینسان بڕوانین یعنی من ئەگەر هەموو ئاست بە نقطەیەک باسکەین یعنی ئافرین ڕووناکبیری کورد هەموو دۆسیەی ئەنفال و ئەو تاوانە گەورەیە لە ناموسی ژنەکان کۆ بکەیتەوە ژنەکانمان فرۆشران بە میسر ئەزانم فرۆشران بە بەسڕەش فرۆشران بە کوێتیش ئەزانم بەڵام تۆیەک جا ڕووناکبیر بی سیاسەتمەدار بی یا کە سوکاری ئەنفال بیت تۆیەک مەمکەژمژەی مناڵێک لە گۆڕەکی بە کۆمەڵ ڕاد نەچڵەشێنێ و نەتکا بە بەشەر هەموو ژنی کورد بکەن بە کەنیزەک بەخاڵتانە ئەم تەفسیرە چیە بۆ منێکی فرمێسکە تیمساحیەت چیە بۆ منێ ڕێژی یعنی ئەو ژنانەی کە بران لە ئەنفالا و کەنیزەک کران و بەعسیەکان بردیان و کوشتیان و اختصابیان کردن لەوانەی شنگال مهمتر بوون ئەیوەنێ لە شنگالیش کرا یعنی ئەو ژنانەی کە شنگال داعش ئەیان کڕێ و ئەیان فرۆشێ و ئەتکیانەکە لەو ژنانە بەهادارتر و ڕووسورتر و ئینسانترن کە لە ناو هەرێمی کوردستان دەستدرێژیان ئەکرێتە سەر ئەکڕێنەوە فرۆشێت من ئاوا سەیرێم دۆسیەکە عرضم بە حضور جەنابەت بام بێمە سەرە مەقولەکە بەتون بەسەری بێمە سەری و بڕۆمە ناوی داستانەکە بۆ جەنابەت ئەوەی کە تا ئێستا مردم لە ڕێگەی دام و دەستگا تەلەڤیزیۆنیەکان و ڕووناکبیر و حیزب بیستیەسی شتێکی باوەڕ پێکراوە لەلایەنە ئەوانە و
درۆی مطلق تەزویری مطلق و دەست هەڵوەسە دەست هەڵوەس یعنی تەزویر بە زوانە خۆمان دەست هەڵوەسە بزانن اتفاقی کە لەم سەرزەمینە کەوتکە ئەمەسە ئەم سەرزەمینە کە ناوی میدڵیستە ئینگلیس ناوی نیاگە میدڵیست لەو دووە ئامریکایەکان بە هەمان ئیلتیجاوە ناویان نیاگە میدڵیست ئەم سەرزەمینە ناوی کوردەوارە 300 ساڵە پێش 300 ساڵە پێش کۆمەڵێ ئەوروپی تازە بە دنیا گەیشت و کۆمەڵێ ئەوروپی کە گەرەکیان بوو تجارەت بکەن فێر بوون کە زەمین بەدەستپێرن بریتانیایەکان گەرەکیان بوو بە کەرەستەی کۆن بە هێش بەگا بە ئەسپ بە هەبوونی زەمینی فرە بتوانن مەحسوڵی فرە و بەرهەمی فرە بگرن چون ئەو کاتە کشتی میکانیزە نەبوو تۆکان 1 و 2 بکەن کود نەبوو تۆ کودی پێبەی تراکتۆر نەبوو زەمینی پێبکێڵی وەلە بریتانیا گەرەکی بوو تجارەت بکە بریتانیا کەوتە پێشە هەمویان لەبەرەوەی خاکێکی فرەی داگیر کرد ئەوە بوو ڕۆشتە ئەمریکای لاتین بەڵام ئیسپانیایەکان بە شوێن زێ و تەڵا ئەگەڕیان بریتانیایەکان لە ئەمریکا مەجبور بوون جووتیاری بکەن زەمینداری بکەن بۆیە چەندین بەرهەم لە جیهانە زۆر مەشهورە شەکەر تووتن کاوچوو شتێک وەکو بنێشتی کوردی جلوبەرگیان پێ دروستە کرد پلاستیکی تەبیعیە لە برزیلەوە هات قاوە تریاک بریتانیەکان انحسارە تجارەتە دنیایان گرتە دەسەوە و احتیاجیان بوو بە زەمین لەبەرەوەی هێشتا ئینقلابی سەنعەتی نەکراوە هێشتا ئستیم ئینجین یا مۆتۆرە بخار یا مەکینەی تەم دروست نەبووکە ئەوەڵین وڵاتێک کە ئەتوانێت تەولیداتە فرە بکە بریتانیای کەبیرە زەمین ئەگرێ و ئەم زەمینە جەمعیەتی گەرەکە بۆیە ڕەشەکانە ئەفریقا ئەکا بە کۆیلە و بە عینوانە کۆیلە ئەیان بات و لەسەر زەمینەکانە خۆی بەکاریان تێرێ هندیەکان گرێبەستیان تەکا ئەبەسێت و لە سەرزەمینە هندوستانە کۆچیان ئەدات جۆرێکی تر لەگەڵ هندیەکانە کارەکە بە تەعاملی سنەتی خۆیان یعنی بە تەعاملی ڕعیەتی جۆرێک ڕعیەتی لە هندوستان هەیە کە تۆ نابی بە سەرڤنت یعنی ڕعیەت کە بە مالکیەتە تەمامە ئەرباب دەربی لە شت و ژنت و مناڵە نە تۆ فقط کارت بە مالکیەتە ئەرباب دەرتێت و شەریکی تەکە ئەربابە بریتانیەکان لەگەڵ هندیەکانە قەراردادە 30 ساڵە 25 ساڵا وەسن سواری با کەشتیان ئەکەن بە ئیلتیجای ئۆقیانوس و حتا سەواحلە کارایب 6 مانگوانە ناوی کەشتیە ئەیانوەن و ئیتر ناگەڕێنەوە بۆیە نیوەیە جەمعیەتە وڵاتانە جەدیدە دنیا هندین سەیریان کەن لە کارایی بۆ هندین تا ماداگاسکار تا کنیا تا کشوەرانە ئافریقایی و گاندا و ئەکسەریەتەم کشوەرانە هندی واتیە ئەمە بریتانیایی برگێسی بۆ ئەم قسە ئەەکەم تا یەکچت پێ بزانن جەمعیەت فرە مهمە بریتانیا زەمینی کەشف کردگە و جەمعیەتی گەرەکە حەشیمەتی گەرەکە ئینسانی گەرەکە تی بخات تا بتوانێت لە بەرهەمەکەیان و لە کارەکەیان پارە پەیدا بکات تا بتوانێت کالایان پێ بفرۆشێت بازاڕیان پێدا بنێت بۆیە بریتانیا دنیا تووشی تەماکۆەکە لە بیرتان دێ سەردەمێ 100 ساڵەوە پێش کابرا لە کوردەواریە پیاگ مەراحەلی بوو آخر چی نەبوو خۆ مەدرسە نەئەچویت بێژێ دانشگای تەواو کردگە و متەوەسیتەیە و زانکۆیە و ئەیان و کوڕەکە ئەیانوت ئەیوک پێی گرتگە گڕووگاڵەکە پێی گرتگە ئەگەیە 11 ساڵی ئەیان و قوتووی هەڵگرتگە قوتووی تەماکۆ و سیگار گەورە بووکە تەوەجۆکەی قوتووی هەڵگرتگە تەواوی مردنی جیهانیان بە تەماکۆ ئالوودە کرد بریتانیا گەرەکێسی تجارەتە دنیا بکات سەرزەمینە کوردەوار وا لە دڵە سێ قاڕا ئاسیا ئەوروپا و ئەفریقا و 2 مەسیرە گەورەی وا لە بەردەسا یەکێک کاناڵە سوئزە یەکێک کاناڵ تەنگەی هۆرمۆزە هەرچیاوان ناوی سەرزەمینی کوردەوارە ئەم ئاغا ئەم سەرزەمینەی گەرەک بوو بەڵام نەی ئەتوانی خەڵکی بۆ کۆچ بە تۆزێ هندی کۆچدا وەسەتە کەویرە ئێران بە ناوی هندیە پارسیەکان ئەمانە هندین زەردەشتێت لەوان و هات پوورداوت 100 ساڵە پێش ئەوستای لەوان فێر بوو تەرجمە کردو دینە ئەو جەماعەتە بێشەرەفەسە و هاوکارە ئینگلیسیەکان بوون لە تجارەتە تریاکە تەکە چینە یەکەم بانکدارەکانە بریتانیایی هندی پارسیانە هندن ئەوانەی بەمبەین
با بزانن من خەریکم بەم مێژووە تێم تا بزانن ئەنفال چییە هاتنە سەرزەمینە ئێمە ئەکسەریەتە جەمعیەتە سەرزەمینە ئێمە لە حەڵەب و دەمشقەوە گرتگە هەتا کەراچی مردمانە کۆچەریەک بوون بڕێکیە کەمیان مردمی نیشتەجێ بوون مردمانە کۆچەریەک بوون یعنی دوو لە سێی جەمعیەتی کورد کۆچەری بووگە و کاورا ئاڵەفجەڕی بووگە بە ئیلتیجای 1500 کیلومتر فەسڵ بە فەسڵ خۆی پێگەیاندگە یعنی هەرچووگە و حیوانەکانی لە وەڕیگن و ئەمە منتەقەی ئەو بووگە سەرزەمینە ئەو بووگە بریتانیا هاتە سەرزەمینی ئێمە چۆنی بگرێت ئەووەڵەن کورد شەڕکەری باشە حەزی لە تەقەکردنە سواری چاکە تۆ ناتوانی بیگری لە کناری ئەمە کورد دارای کولتورە مەدەنیەتە دارای حکوومەت کوردیە حکوومەت کوردی و نە حکوومەتە سەڵاتین و سوڵتان بەڵکو حکوومەتە دانایانە کوردیە سیستەمە یاریە چۆن ئێشە ورودی تێ بکەی ئێشێ حکوومەتەکەی فاسدکەی بۆیە حکوومەتەکەی تەبدیلەکە بە تەکیە و خانەقا و لە بارەگاکانە حکوومەت تەکیە و خانەقا دەرتێریت وە سەرانە شێخ دروست ئەکا دینە ئیسلام لە ڕێگەی تەکیە و خانەقاتێتە سەرزەمینە کوردەوار فتح الفتوحە هیچ عەرەبێکی گەردەنکەشی پەدەرسوختە لەم سەرزەمینە ئێمە نەکریاگە ئێمە مەرکەزە تەجەموعیەکی گەورەمان نەوگە هیچ عەرەبێ بێ فەتحیکا تۆ بڕۆ منتەقەی خۆت تەماشاکە بڕۆ منتەقەی شارەزوو تەماشاکە بە هەر گۆلە تەپەیەکە عەشیرەی ژیانی کردگە دەی تۆ ئەڕۆی چۆن ئەمە فەتحەکەی تەپەوە تەپە ئەیگریت عەشیرە و عەشیرە شەڕەکەی دەی خۆ ئیستە نەوگە سلێمانی بێت و 2 ملیۆن نەفەری بێت و بێن سلێمانی بگرن و بێژن گیریاگە وانییە کوێی گردەگە شتێکی تازەم پێڵێ ڕاستەکەی چی تاڵان کردگە هیچ ئەمە جعلی گەورەی جوولە کەس دین ئەبزارە سوڵتەس دین ستونێک لە حکوومەتکردنە ئادرس دروستکردنە عینوان دروستکردنە بزان لەژێر دەسە حکوومەتە هەرێم یەکسری عنوانە جەدید دروست بووگە تاقانەی ئەنفال ئەمە تایتڵە تۆ بە عنوانە تاقانەی ئەنفال ئەگێڕێ قسە ئەەکەی مەشهوری تایتڵت ئەمەسە من پەیمانە حەیدەری تاقانەی ئەنفال لە هەر کوێکە باسی ئەنفالێشە من بێت ببانی من بکەن من متەخەسسە ئەنفالم ئەمە تایتڵە جەدیدە خانەوادەی شەهیدانە هەڵەبجە تایتڵە جەدیدە وەکو دکتۆر و پرۆفسۆر و ڕووناکبیر تایتڵیتە حەجکە بووی نیە قسە بکە ئەمە نەوێ ئەمە چون ئەمە دەنەفەری کوژیاگە فقط ئەمە توانێت دەرمۆردە شەهیدان قسە بکە ئینگار کە گیانە ئینسان تەماتەس 20 تەماتە لە تەماتەی قورسترە بەڵێ من خەریکم ئەمە بەحسەکەم هاتنە سەرزەمینە ئێمە ئەوڵین اتفاقی کە خستیان ئەمە بوو اتفاقە دووەم ئەوە بوو دوو دانە ئیمپراتوریان دروست کرد بە ناوی دەوڵەت بریتانیا هەرکوێی دنیای گرتگە بنەی دانیاگە و پاشان کردیەسیە وڵات یعنی لە توو لە تاریخە هیچ گەردەنکەشێکی سەگباب نەوگە کە سەرزەمین فەتحکە نەیتوانیگە درۆی مطلقە جعل مطلقە مێژووی پادشاهان دەست هەڵوەسە گشتی هەر کەسێ چووگە تۆ ئیستەگەرەکتە بڕۆی کوێ بوێنی بێژی چی بوێنی ئێشی بڕۆی بنا بوێنیت چۆن شار دروست کریاگە ئێوە بڕۆن ئێستا گەیمەکانیش داهنیریاگەن تۆ چۆن شار دروستەکەی ئەڕۆی بنەدانی بینایە دروستەکەی بینایەکی گەورە دروست ئەەکەی بریتانیا چۆن هندوستانی گرت بریتانیا چوو لە بەمبەئیە 2000 کەسی بوو هندوستان 250 ملیۆن نەفەر بوو لە بەمبەئیە گەورەترین بینای بەشەری دروست کرد کە بەشەر دیبووی ئەم بینا ئەحساسی حقارەتی دروستە کرد لە هندیەکانە ئینسان خۆی قیاسەکە لەگەڵ بینایەکە ئەحساسی حقارەتەکە لە بەرامبەر دەسەڵاتە بریتانیا حقارەتت پێدا بۆیە تەبیعەت حقارەت بە تۆ نادا بڕۆ سەر کێوێک بنوارڕە بە جەهانە حقارەت ناگرێ بەڵام بڕۆ هەورەبانەکانە بەغا و تاران بوێنە سەیریانەکەی ئەحساسی حقارەتەکەی بۆیە ئینسان حەز ناکە خۆی دڵتەنگەوێ لە شاری وا دەرەچێ چون ئەحساسی حقارەتی تیاکە چون ئەمە دەستکردە وەم دەستکردە تۆ ئەتۆقێنێ و تۆ حەقیرەکە ئێستا بۆ خاتری ئەوەی دەوڵەت دروستکەن هاتن دوو سلسلەی عوسمانی و قاجاریان دروست کرد بە مشتی جعلیات دەستنووس کاغەز فتح قوستەنتنیە هوو نازانم جالبە من چووک مەسە موزەی تۆپقاپی ئەستانبوڵ مدفوع یعنی پاشماوەی پێغەمبەر ئیسلامیان هەست ڕیشە پێغەمبەر ئیسلامیان هەست
پێڵاوەکانە کۆنستانتین ئیمپراتورە بیزانسیان نییە کە ئەمانە فەتحیان کردووە گرتویانە نیانە ئەویانە نییە تا سابتی بکەن کە ئێرانە گرتووە مزگەوتە ئایا سوفیشیان کلیسای بیزانتینە خۆیان هەجێیان دروست نەکردگە بگذاریم تا بگەم ئەم ماجرا کە من گەرەکمە تحقیقی پێ بکەم پس کورد مەشیایە شێوازی بگۆڕیایە تەکیەی بۆ تێرن دوو حکوومەتی بۆ دائنێن لە دوو ئیلتجا کەس لە خۆی ناپەسێرێ بۆ تاران ناوت دڵە ئێران لە وەسەتی کەوێریەکە بۆ ئەم تارانە کێ پەلاماری نەدا بۆ ڕوویگە ئاغا محەممەد خانە قاجارڕم تارانی هەڵبژارگە بۆ خاتری ئەوێ کەسی زیانیە ئەوێ هەڵەبژێنن بە ڕاحەتی ماڵ دروستکەن خەڵک بهێرن تا بتوانن بێژن ئەگرا پایتەختە لە پڕێکا عیدەیەک لەم سەرزەمینی ئێمە ئەکەنە دەولە مخبر الدولة سالار الدولة مثلا كاك عمر الدولة مثلا دولة لم لا يشول عثمانية باشا دروسكن عمر باشا بيمان باشا أحمد باشا قومانا كان بولا خنا بلد اسمان كي سليماني دروزكا إبراهيم باشا إبراهيم باشا باشا كي بوغا معلوم ليه شو بوغا سو باشا معلوم ليه أبو هات لو وسط أنبياء بانا سليماني دروسكر كاس نافر سيبو سليماني دروسكر لەکوێ بوو جاران ئەی تا سلێمانی دروست نەکرد بوو لەکوێ ژیانیە کرد بۆ هادەم سلێمانی دروست کرد تۆ ئێستا ئەزانی بریتانیا هەر کوێگەرێکی بگرێ بنەدانێت هەروواکە ئەمریکای دروست کرد تۆ باوەڕ ناکەی واسە ئەمریکا 300 ساڵ تەمەنی نییە سەیری کە چ عەزیم عەزەمەتێکە مۆتۆروەی و هاورەبان و وڵاتێک و 400 ملیۆن ئینسانیان تێ کردگە و حەیرەتەکەی وێنێن بە 300 ساڵ کردیاگە خۆ بە 20,000 ساڵ نەکردیاگە بە 300 ساڵ کردیاگە سەرزەمینە ئێمەش بە 300 ساڵ دەستکاری کردیا بە تەکیە و خانەقا هاتن ئێمەیان گرت تەکیە و خانەقا چی واتیا سفرەی واتیا نانە پێئەدا خۆت ئەڕۆی نانتێری لە بەرەوەی بمێنێتەوە کۆ ئەبیتۆ ئینتەرتەیمنتی واتیا مۆسیقە و هەڵخستن و هەڵپەڕکەی واتیا ئەی شێخ چیەکە شێخ موعجزەکە کەراماتی هەست ژنە نەزۆک ئەزیێنێت نوشتە ئەکا دوعا ئەکا دکتۆری ئەکا دەرمان ئەکا خەڵک مراجعە و پێکەنەوێت و کەرامات خورافات دەمەداتە دەستی یەکتریوە و تۆ ئەلەگرا ئەتوانی ساختمانی دابنی دین لە سەرزەمینە ئێمە هیچ وەخت نە بە شەریعەت هاتکە کە قوانینە دینە نە بە مەناسک هاتکە هیچ وەخت نهاتکە چون هەردکیمان بوو ئێمە هەم مەناسکمان بوو چون جامعەیەکی بتەو بووین وەکو تۆ مەسەڵەن بڕۆ پرسەی کوردی تەماشا بکە تەزاهورات اجتماعی کوردی تەماشا بکە تۆ دەیان سەدان نۆع مەراسمە پرسەت هەست پێویست ناکە ئەسڵن بە مەناسک بێت شریعەت ئێمە ناموس و کوردیمان هەست قوانینە هەزاران ساڵەی کوردی شریعەت ئیسلامیش ناتوانێت بێت لەزا لە تەریقە چی تێن لە تەریقە عرفان دێن یەهودی لە تەریقە عرفان تێتە سەرزەمینە ئێمە ئێژێ شریعەت معرفەت طریقەت حەقیقەت بەم دووە دەست پێکەن ئێژە ئێمە دەورانە شریعەتمان تێی کردگە دەورانە معرفەتمان تێ کردگە ڕێک وای نەم دوو دەورانە یعنی معکوسیان لێماندا بە طریقەت و حەقیقەت کردنیانە موسڵمان ئێستا لە عەسری حازرە معکوسیان لێدا گەسۆ بردنیانە ناوە شریعەت تەوەجۆکەن ئەوە ئێمە گیریاین ئێوە لە خۆتان ناپرسن بۆ ئەو سەلامە بارزانە نەقشبەندی شۆڕش ئەکا بۆ شێ سەعیدە پیران شۆڕشەکە بە ناو شۆڕشەکە کێ شۆڕشەکە بۆچی شۆڕشەکە بعد بۆ ئیدامەی ئەمانە ئەوێتەوە حیزبی سیاسی جەلال تاڵبانی کوڕە کێس کوڕە شێخ حەسامەددینە قادریەس ئەو سەلامە بارزان شێخە کێس شێخە نەقشبەندیەس تەوەجۆکەن بەس ئەو کێش قادری و نەقشبەندیە لە یەکێتی و پارتیا ڕەنگەدا نەخێر ئەمانە گشتیان تەکی یەکتریا ڕەفیقن گشتیان یەکێکن تەمامی ئەم تەکایەتەکە یەکتریا ژن و ژونخوازیان هەز بۆ یەکێکن و هیچ مشکلەیەکیان نییە لەم وەسەتە ئێشێ ئەم مەردمە دەروێشەکانمانە شەڕتەکە یەکتریا تا ئێمە شەڕەکە باوەڕکەین جددی وێ کوورەکە گەرمتر بوێ وەکو شەڕە سۆفی و دەروێش کوورەکە گەرمترەوێ ئەمە نۆعی داڕشتنی جامعەی ئێمە خۆ ئێستا دەورانە مۆدەڕنیتە دەست پێیەکە خب تۆ گەرەکتە حکوومەت بکەی ئێشێ چ شکلی وێ ئێشێ جەمعیەتێ بێت تا حکوومەتی وەسەرۆ بکەی ئەی تۆ من ئێژم عەرەب چۆن هات کە ئێمەی گرت کە ڕزاخان لەشکری ئەکێشا بە یارمەتی سپای بریتانیا بێت جافرسان و مەحموودخان دزڵی و ئەمانە بکوژێت
عسرە حازر قەڕنە بیستۆم بە هەواپەیما کاورا بە ئەسپ چۆن هاتگە جافرزان تەسلیم نە و شکستی خوارد ڕزاخان بە خوددا ئەو نەیرەنگ خەڵکیان گرت قورعانیان ئیمزا کرد سوێندیان خوا کارمان پێتان و نییە بێن ئەتانکەین و ئەرتشدار قورعانەکەیان دڕی دیودووە خەڵکیان کوشت کەس خاتراتەکەی موجودە من خوێندمەوە تۆ ئیستەیشی خەڵک کۆچ بەی تا خەڵک فەرمانبوردار وێ من دیبەی تێکم کردگە موجودە ئەگەر اشتباه نەکەم ناوی دەدلی بەردە دەکۆمنتریە کە دەرمۆردە 1920 بریتانیا لە منتەقەی ڕەواندزە چەکە نەپاڵم فۆسفۆری وە خەردەل بەکارتێرێ بۆ کورد وە فۆسفۆر بۆ کورد دروزەکە ئەژێ ئێشێ ئەم کوردانە متیع ئێمە بوون تا فێرە civilized behavior بوون ڕفتارە متەمەدنانە ڕفتارە متەمەدنانی یعنی کۆی دەبوون یعنی سەروەریە دەوڵەت قبولکردن لە درێژایی 100 ساڵە ڕابردوو ئیدێ حیزب بۆ ئێمە دروستەکەن هەر ئەو بنە جوانە بوون و بنە شێخ بوون و بنە دەولە بوون و بنە پاشا بوون ئەمانە سویچیان کرد بەزمێکی تر دەست پێ بکەن هاتن بەناوە ئەحزاب چەپە ئینقلابی ورودیان کرد لەولاوە دەوڵەت خەریکە بە موسسات شارسازی ئەکات و تەتمیع خەڵکیەکان و بێن شناسنامەتان پێ بەمتانکەمەوە عێراقی و ئێرانی و تورکی و سووری لەولاوە ئەمان تحتە ناوە ئینقلابات و شۆڕش و کوردبازی و یەک دێڕوشەیان بۆ ناسیۆنالیزمە کوردینیە شروعیان کرد بە وێرانکردنە ژیانە مردم ژیانە شاخی ژیانە ئێڵی ژیانە عشیرەیی تحتە ناوە چی؟ تحتە ناوە تەبەقەیە کارگەرسازی مبارزە تەکە سنەتە حملەیان کرد تەقسیمە ئەرازی بکەن ئەدەرە بەگ و ئەقوێ خاو کەوتنە گیانە ئەم جامعە چیان کرد خەڵکیان کۆچان شەڕی موسەلەحانەیان کرد شەڕەکە بێنەسیب بوو تا خەڵک بکۆچێنن بەرەو شارەکان کێ کۆمەڵە و دیموکرات و یەکێتی و پارتی دروست ئەکا ئێران و عێراق ئەربابە ئێران و عێراق کێست ئەمریکا و بریتانیا بریتانیا یۆنانە ئەمریکا ڕۆمە کلیسا و کەنیسە کێ ئەمانەی هێشکەسۆ ئەمانە بوو ماگنۆ لەبەرەوەی کورد لە خوی ئینسانە ڕەها و ئازاد دەربێرن بیکەنەوە موتیع کۆیلە و نۆکەرە یەهودیەت تا یەهود تەباتەم لە سەرمان نەگرا دەوڵەتە ئێرانی دەوڵەتی یەهودە و ئیلتجای کارەکان بەرەم ئەماڕوە هەڵەبجە بە هاوکاری ئەحزاب کردیاگە لەبەرەوەی بمانکەنە ئێرانی بمانکەنە عێراقی ئەم حیزبە پارتی و یەکێتیە دروست کریاگن تا عێراق لە دایک بێ معنا پێیاکە ئاخرەکەیشی دیتان 2003 چوونۆ عێراقیان سەپان بە ملتانای سەرگشتتان مەواتەنە عێراقین ولی حیچ کامتان نایژێ لە 1921 و خەریکن لێتان ئەکوژن کە دەوڵەتە عێراق لە دایک بێت و دەوڵەتە عێراق بە دەسە خۆتان بە دەسە کەی بە دەسە پارتی و یەکێتیتان لە دایک بوو 2003 تەواو ئیستا گشتان بە افتخار و مەواتەنە عێراقین و گشتتان حەز بە عێراقی بوو نەکەن هایتە ئەنفال سەرکەوت دەستان خۆشوێ هایتە هەڵەبجە سەرکەوت دەستان خۆشوێ مردمە ئێمە ترسیا مردمە ئێمە هەرچی کرامەتی لە دەستدا وجودی لە دەستدا مردمە ئێمە لە هەموو لەختەیەکە ئەمە تحلیلی منە جا ئێستا گەرەکمانە سابتی بکەین ئەنفال کارە ئەحزاب بەعث و دەوڵەتان و پرۆسەسە مۆدەرنیزاسیۆن و شکڵدانە دەوڵەت ملەتە لە سەرزەمینە عێراقا و هەدەفیشی تۆقاندن و تەسلیمکردنە تۆست نە پاکتاوەی نژادی نە ئەوەی کە قڕەکە لە بینە بووە کورد بە چی لە بینە چێ بە فەرهەنگی کە لە بین چووگە بە تاریخی کە لە بین چووگە بە زاوزەیەکی کە دەستکاری کریاگە بە سنەتێک و نەریتێکی کە لێ نەماگە بە تەنهایی کوردیەت بەشایە لە بین بچوایە دەنامانە نۆکەریان گەرەکە ئەوە نییە نۆکەریان گەرەکە بەڵێ ئەوە تەحلیلەکە بوو کاکۆمەر لەبەرەوەی جەناب سنگومەن لە دەستاوێت و من بێژم ئەم دادگا بەرەو کوێشی جاجیسە جەنابەت بە چیرۆک دەست پێەکەی یا بە هەرچیەک ئێمە ورود ئەکەین و لێوە پرسیارەکەین تا سابتی بکەین ئەم ئەنفالە بە وجودە ئەم حیزبانە کریاگە بۆ ئەم حیزبانە دەخیر بووگن لەم ئەنفالە بۆیە ئیمڕۆ جوانە سەرە دەسەڵاتە قسەکە لەسەرەوە نییە کاک ببورە کاک پەیمان یعنی دەخیربوونی ئەوان خۆشیان نایشارنەوە مەسەڵەن ئێستا ئەوانەی کە بیرۆریەکانی خۆیانە نووسنەوە ئەمە یعنی شتێک نییە بشار بێتەوە بەڵام ئەوەی کە ئەمێنێتەوە لە دوای ئەم چیرۆکە لە دوای ئەنفال چی ڕوئەدا
کورد بۆ کوێ چێ ئەجا ئێمە بیرمان نەچێ ئێمە ئێستا خۆ هەن لە بەردەم هەژمۆن و لە بەردەم مەترسی ئەنفالانی ئێمە لە بەردەم هەژمۆنی مۆدێرنەشین یعنی ئێستا بۆ نمونار سۆشیال میدیا خۆ ڕاستە هەر لەسەر کورد مەترسی نییە ڤیدیۆ گەیم خۆ ڕاستە لەسەر کورد مەترسی نییە بەڵام لەسەر ئەم میلەتە کۆسکەوت و پەرایسکەوتوانە مەترسیەکی گەورەترە یعنی مەسەلەکە لەسەر چیرۆکی ئەنفال نەوەستاوە و یعنی کوردیش من بۆ خۆم وا ئەیبێنم یعنی کوردیش خۆ ئەنفال نەیبڕانەوە و زەربەیەک بوو بەر کورد کەوت بەڵام کورد ئەنفال نەیتوانی بیبڕێتەوە یعنی حتا ئەم لۆژیکە بۆ ئێمە زۆر زۆر گرنگە کەوا بیبینین وەکۆی کە بڕین ئەنفال ڕیشەی بڕینەوە ئەنفال فۆتانینی تۆ نابڕین ئەنفالیش کوردی نەبڕیەوە یعنی ئەمە ئیدەولۆژیکی منە بۆ ئەو البته ئەوە کاک عمر ببەخشە نوکتەیەکتان فەرموو با من ئەوە پشڕاستکەمەوە بزان ئەوەی کە ئێژی خۆیشیان نایشارنەوە خۆیان ئەفراد ناشارنەوە من خەریکم ئێژم جەوهەریەن حیزب کوردی دروستکردن بۆ نابودی کورد بووگە بۆیە ئەمانە دروستکریاگەن ماگنەوە جەوهەرەکە یعنی خودی یەکێتی نەفەرد خود پارتی خود پەکەکە تەوەجۆکەی جەوهەرە ئەم حیزبانە ئەمەسە جەوهەرە ئەم حیزبانە نە شۆڕشە نە مبارزەست نە کوردە نە مەزڵومیەت چەندنە هیچێک ئەمانە کۆ ناکاتەوە مەئموریەتێ فەرمانێ کۆیان ئەکاتەوە و تا ئەم دقیقە خەریکن بە فەرمان کار ئەکەن فەرمانیان پێدەنێژین وا بکەن واکەن قسەکەی من ئەوەسە وەگەنەوە نییە کێ دەسیتی یا بگەت نا هەر چیە چارە چییە حالەمەسە چارە چیە هەل ئەمەسە کە ئێمە ئەم دادگا بەرقەرارەکەین لە چیرۆکەکانە کە جەنابەت بەحسیەکەی و لە شەهادەتەکان کە ئەیزانیت کە گوێ ئەگرێ خەڵکی ئەسڵەن نەیزانیگە خەڵکو ئەزانێتە ئەحمە و پیاخراوەز تەقی پیاخاسەس ئەحیانەن ڕێبوار کوڕە فرەخاسێ کە ئەلی پیاخراوێکە خەڵک نازانی هەر لە ناوی ئەم حیزبانەمانە بۆ یەکتریە خوێنن ئەم ئێژێ ئەو شەواڵ پڵیتەس ئەو ێژێ ئەو شەواڵ پڵیتەس لەگرا تەمامە حیزبەکە جنایەتکارە چون بە ئەساسە جنایەت و دانریاگەی تماشا کە سوال ئەوەسە ئەمە چی دروستی کردن ئەم حیزبانە جا ئێستا ئەوێت و چی نتیجەکە وێت و چی ڕای گشتی ئەم جار زەلال ئەوێ شەفاف ئەیوێنێ چه ئەتفاقی کەوتکە زەلال ئەیوێنێ وەلذا حکمەدا حکم ئەدا تا دوێکە متەزەلزل بوو نەی ئەزانی واقعا ئەمە جنایەتکارە ئیمکانیشی ئەسنەوێت دێ ئەم چ کارەز دێ ئیمکانی ئەس ئەو بوێت ئێمە فرە کەسێکمان ئەس پێشمەرگە ئێمانە بوون نەیانزانیگە لەوانەیە تا ئەم دقیقی نەیانزانیگە ئەم دادگا کۆمەکیانەکە بڕیار بن ئەگەر زانیان تێنە بەشە حەق تەوبە ئەکەن و داوای لێبوردنەکەن وما بەقیە کە جنایەتکارن سزا ئەدرێن و تەواوی سازمانەکانیان لەبێ نەچێت ئەمە ئەم دادگا بۆ ئەوەسە مردم دروست بێت و مردم کە دروست بوو خۆی سزای جنایەتکارانە دات ئەوەسە بۆ خاتری ئەوەسە کاکەوە ئێمە بۆ ئەوەڵین بار لە تاریخ سابتی یەکەی نەم کارە توانین بکەین جەنابە گەرەکتە فیلم دروستکەی کە فیلمەکە دنیا بەهژێنێ ئەحیانەن من بێم بێژم ئەم تەسویرە کە جەنابە دروست کرد ئەم تەسویرە سوورڕەئالە کوا لەگرا تەعبیری لەمەسە کە من تەکان بدات من خۆم ئەوە بڵێم کاک من وەکو هەر کەسێک گەرەکمە فیلم دروست بێن من خۆم فیلم ساز نیم بە هەر لێرەوە نەبێ بەوە ئەوە لە کەناڵێکی نیش نووسی بوویان تەنا بڕۆنامەیەکم هەیە لەو بوارە فیلمێکم کراوە بە نە سیناریۆ فیلم نا فیلمێکم هەیە تکایە بە وەکو فیلم ساز ناوە ئەو مۆزوع ببەخشندەی کاکۆمەر من کارم ئەمەسە کە لە ڕۆمانەکان و لە ئەسەر ئەدەبیەکانی دنیا بۆ دیبیت استفادەکەم مەسەڵ من لە ئەسەرەکانە داسایۆفسکی استفادەم کردگە خۆم من لە براکانە کارامازۆف لە جنایەت و مکافات لە ئیدیەتە داسایۆفسکی استفادەم کردگە لە جنگ و سۆڵح تۆڵستۆی ئەگەر کەسێک نێت و داستانێک کە باس کریاگە کابرا هەڵەسێ و دانیشێت و تێت و ئەچێت باسی نەکات ئەو جار دەرناکەوێت کە هەدەفە نووسەر چ بوو گەرەکی بوو تۆ فێرە چ بکات بزانە ئیڤان کارامازۆف ئالیوشا دائەنێت ئیڤان ئێژێت من ئینسانێکی بێباوەڕە بەخوا نیەم بەڵام
ئەم جەهانە کە ئەم خوا دروستی کردگە وا زەجرە مناڵێکتیا اتفاقە کەفێت من ناتوانم تەحملی کەم کە ئەمە یەک خوا دروستی کردگە و لەذا بلیتی هاتن بەم دنیا ئەدەم بەخوا واڕۆم ئەوە فەلسەفی تەرین بەشی براکانە کارامازۆفە من هەدەفم چ بوو لەمە جناب حتا ئەگەر فیلمسازە بێت لە ئەنفال فیلم دروستکە ئشی من بێم لەسەر ئەم فیلمە قسە بکەم تا ڕای گشتی بەرامبەر بم فیلمە هەڵوێست وەربگرێ ئەم دادگا گەرەکی مردم هەڵوێست وەربگرێ مردم فێرە هەڵوێست وەرگرتن بێت ئەناو ئەوە 20 نەفەر کوژیا و 50 نەفەر لە پاڵی دەستما و فیشێکیان لێدا و دەسم چوو بە گولەکەی ئەو باوکی گیان و هاوار و تەواو ئەم خەڵکە ئیتر ئێژی عادیە تەبیعیە ئیتر مردگەوەیەکەوە فیشەکەمری و پەزدار پەزی ئەمرێت و کوڕدار کوڕی ئەمرێت و ئەوە خەڵک عادیە بووینە ئەمە عادی نییە ئەمە ئەسڵەن عادی نییە بۆ خاتری ئەوەی کە تۆ فێرنەودی داستانە بۆ بێژن ئەریک فۆنتەریەر حتمما ئەناسی فیلمسازە دانمارکیەکە فیلمێکی دروست کرد بە ناوە داکڤیل حتمما دیکتە ئەوەی نیکۆل کیدمەن تیا بازیەکە داکڤیل بەڵێ ئەگەر نەدیگە بیوێنە بعد منزورە من ئەفەحمی بزانە ئەو کەنیشکەی وە ئەڕواتە ناوە شارت داکڤیل لە دەسە باوکە جەنایەتکاری دەرچووگە بۆیە ئەحساسە گوناحەکە دائیمەن لە ئەحساسە گوناحیا کە بە ڕابردوویەکیە ئەیکات تەواو شارت داکڤیل ئەو کەنیشکە بە بەردەگی ئەکێشێنیوە تەجاوزی پێەکە و ئەو کەنیشکە هەر تەحملەکە تا لە ئاخر و ماهیەتە ئەم مردمە بە ئیستلاح پیا و خاسە چاکانەی بۆ دەرەکەوێ کە ئەمانە ئاو نییە ئەناماسیگیرە باشن مەلەکەرە خاسن ئەمانە دەم لە ئینسانیەت ئەدەن شرایەتیان بۆ دروستنەوەگە ئینسانێک زەعیفێت و سوارە مەلی بوون ئەمانە دەم لە قانون ئەدەن زەمانێک ئینسانێک دەستیان کەوێ کە بێ قانونە و قانون شمولی ناکات تیکە تیکەیەکەنەوە بە کوردیەتی کێشن بۆیە لە ئاخری فیلمەکەەوە تەواو شارەکە بە هاوکاری باوکی نابوو دەکاوایان کوژێت فیلمە داگوێڵ بوێنە سینەما تەئاترە و لە ئەستادیۆمێکا ئەیگرن من منزورم ئەمەسە کە کەسانێ وەکو ئێوە ئەوانەی کە خەریکن ڤالنتیەری ئەنووسن و گەرەکیانە مردمێک ببێ بە مردم و گەرەکیانە یەکەم داڵدەیە کە تۆ ئیشی لە زامەکانە خۆت بیت ئەوێتە کە بزانی چیت لێ قۆمیاگە و پاشان بزانی چۆن ئەتوانی بەری پێبگری جارێکی تر تکرار نەوێتەوە بەری پێبگری جارێکی تر تکرار نەوێتەوە تۆجۆکەی ئێمە ئیشی ئەمانە فێر بووین یەکێک لەو ڕێگانەیە وەسە کە تۆ نێڵی تکرار بێتەوە وەسە جنایەتکار لە جامعەتە نێڵیت هەنا ئارێنت چەندێک زەدە خشونەت و تونند و تیژیە ئێژێ وەلێ تونند و تیژی بەرامبەر بەو کەسەی کە جنایەتی بەر عەلەیهی بەشەریەت کردوێت ڕەواز وەیشە و سەزا بدرێ و ناوێ بیبەخشی ئەگەر ئەم دادگا حکمی دا پارتی و یەکێتی و ئەحزاب منتەسەبە بە کورد عاملان ئەم جنایەتە بووگن حکمیان لەوانەی بەعس سەنگینترە و ئومەتە کوردی ئێشێ لە سێدارەیاندا ورد و درسیان ئیشی لە سێدارە بدرێت دەنا ئەم پرۆسەی ژینۆسایدە هیچ تکرارەوێتەوە ئەوەی نامێنێ بەشەر لە سەرزەمینە ئێمە شاید مەڕووماڵات بمێنێتەوە لە حتمما بەشەر نامێنێتەوە بەڵێ کاک عومەر فەرمووی سێوە لە هەرکوێ پێتان خۆشە من زۆر کاتیشم نەماوە بۆ زانیاری نەخوایشەکەم ئێوە ئیتر بفەرمونون من دەخاڵەتی تیا ناکەم تا دیبێتەکانی تر دادگایکردنی یەکێتی و پارتی و هەموو زبانەی کە سەردەمایە بە جۆرێ لە جۆرەکان قسەیان دێتەوە سەر ئەبێ خۆیان دادگای بکەن ئەم بە بڕای من مەستان بۆ نمونە دادگایکردنی ئەوان هاوشێوەی دادگایکردنی سەدام و دارودەستەکەی نییە یعنی ئەوان ڕەنگە مەسەرەن بەخوا چوونەوەیەک بەوەی کە جارێکی تر هەڵوێستی خۆیان بگۆڕنەوە دان بەوە بنێن وەکو ئەفرادیش دانیان پێوە ناوە بڵێن هەڵەیەکی مێژوویمان کرد نابێت جارێکی تر ئێمە چۆنەڵی بە بڕیاری سیاسیمان ئەم خەڵکە تووشی ئەوە بکەینەوە بۆ لەبەرەوەی دوجار ئەو خۆی جۆرێکە لە قوربانی تاوانەکە یعنی من
وێنە گەورەکە ئاوها بینم بەڵام کە تۆ بێیت بڵێ من تاڵمانی بارزانی یا هەر حیزبێکی تر شەر نیارەوە چونکە حیزبی تریش بەشداری کردووە دێم وەکو سەدام حاکەمە یەکەم بە بڕای من ئەمە بە هیچ چۆمان ناگەیەنێ و لە قازانجی دۆسیەکەش نییە بەڕاستی بەڵام ئەگەر بێتە سەر ئەوەی کە من وەکو کوردێک محاکەمەی ئەمان بکەم ئەمە جیاوازە یعنی چۆنەڵی تا ڕادەیەکیش بێ ڕەحمە بووم لەگەڵیان بەڵام ئەم دادگایکردنە من نایەنێم دەر نەشتەرگەری نانێم دادگایکردن نا قوربانگەن جەناب لە من اشتباه تێگەیت ئێمە دادگاهماندانن یاگە بۆ پارتی وێکێتی ئەمە دادگای ئەنفالمان دانیاگە زەوایای بەڕەسیەکەین و ئامران و عاملینی بەڕەسیەکەین پلەنگێڕەکانی بەڕەسیەکەین ئەگەر مشخص بوو کێس ئەو جار سزا درێن با من قسەکەم تەواو بکەم لە دوجارە دادگا بۆ چییە جا بۆ من بێ تەنان بۆ منیش بێ لە دوجارە دادگا بۆ چییە دادگا بۆ ئەوەی بۆ یەک لایکردنەوەی کێشەیە و دوجار سزادانی مەسەڵەن تاوانبارە وایە بەڵێ بەرقەرارکردنی عداڵەتە بەرقەرارکردنی عداڵەتە بەڵێ من ئەگەر بێت سەر سزای ئەشخاص سەر سزای بکرد و دوجار سزادان یعنی پاکبوونەوە وایە پاچی بکەینەوە آخر نە کابرا هەست حکمی 100 جار ئێدامی بۆتی خۆیتر ناتوانین هەر یەک جار ئێدامیەکەین ئیتر ما بەقیعینە دەسە خوا بەشک و خوا لەو جەهەنەمە ڕۆژێ 20 دەفە بیکاتە ناوە ئاسنە تواو دادگا ئەمە مەفهومەکەیەتی من سزای هەم بە لە سێدارەدان بەڵکو خوا لەو دنیا ڕەحمی بێ بکە بۆ لە من گەورەترە خۆ مەفهومی دادگا چییە کاک پەیمان بەڵام دوجار ئێمە واز لەم دۆسەی دادگای بێنینەوە هەڵگرین بۆ ئەو کەسانەی کە لە مەجای ماف و دادگا و ئەوە شارەزان لە ڕاستی من زۆر شارەزای ئەم لایەنە قانونیێنی دوجار ئێمە ئەمانەوێت چی بکەین لەم دۆسێ ئەنفال و هەڵەبجە و ئەو هەتاکەی ئەم برینەمان پێوە بێ قەزیەکە لەسەر ئەمەیە هەتاکە ئێمە ئەم برینەمان پێوە بێ ئەگەر هاتە سەر ئەوەی کە ئەنفال بۆ نمونە شکاندنی شکۆی ئینسانە شکۆی کووردە تاکەی من شکۆشکاو بمێنمەوە ئەمە مەوزوعەکەیە تێگەیشتنی من بۆ ئەم شکۆشکان نەچیە یعنی من مشکلەم لەگەڵ تێگەیشتنی خۆمانە بۆ برینی خۆمان ئەمە مشکلەی منە مەسەڵەن بۆ نمونە کاتێک کە ئەڵێن ژنانی ئەنفال بران و فرۆشران و ئەتکران و ڕسواکران ئەم شعورە لای کە سوکاری ئەنفال دروست نەبێ کە مەسەڵەن ئەم تەعدای ناموسە شکاندنی ئەوانە لە ڕاستیە من وایە بینم ئەگەر شکۆشکاندن بێ خۆ بکەرەکان ئابڕوشکاوترن لە ژنەکانی ئێمە کە براون و بە زۆر تەعدای سێکسیان لێکراوە ئیستا من بۆ من یعنی ئەبێ بۆ دنیاش وابێ ژنێکی ئێزدی کە براوە تەعدای سێکسی لێکراوە لەگەڵ ئەمیرێکی بەناو مقەدەسی داعش هەر بەڕاست ئەگەر مەسەلەکە لێرە لەسەر مەسەلەی شەرەفە ئەبێ کامیان لە شەرەف بن ئەبێ کامیان شەرەف شکاو بن ئەمەیە من ئەمەیە لێرەوە ئێمە دادگای ویژدانی خۆمان بکەین بەر لەوەی داوای دادگاییکردنی تاوانبار بکەین ئەمە مەسەلەکەیە من ئەگەر کاکە با بۆ زانیاری چالاکوانی ئەنفال هەیە چالاکوانی ئەنفال ئۆفێکی بۆ ژنانی ئێزدی و بۆ دۆسی ئێزدی نەکردووە بە حکمی ئیسلامبوونی لەبەرەوەی جۆرێک لە جۆرەکان ئێتر بە مینگەمینگ بێ بە هەر شێوە بێ هاوسۆزیێکی لەگەڵ داعشێ ئاخر نازانم چی ئاخری چی ئینسان نابێ بەو دەردە ببرێ ئێزدی بێ ئەلمانی بێ ئیسلام بێ یەکێتی بێ پارتی بێ نابێ ئینسان بەو دەردە ببرێ ئەمن گرفتم لەگەڵ ئەم تێفکرینە هەیە کاک پەیمانی بەڕێز بەڵێ کاکە عومەر من تێئەگەم جنابەت
گرفتەکانە کۆمەڵگای ئێمە یە کودوان نییە عزیزم جنابە وەختی بەحسی ئەخلاقەکەی لە سەرزەمینەیە ئێمە کاورا فکرەکە بەحسی مەسەلەی جنسی و تربیەتی جنسیەکەی نافامێ باسی ئەتیکەکەی باسی مۆراڵەکەی تەوەجۆکەی و تۆ ئێشێدانیشیت ئەنوا و ئەقسامە ئەخلاق بێژی و بێژی کامە دەستگاهە ئەخلاقی چۆن فکر ئەکاتەوە و تۆ چۆن نەتیجەیەکی ئەخلاقی ئەگوی بەچی ئێژن نگاهە یۆنیڤرساڵە بە ئەخلاق چی ئەخلاقیەوە چی ئەخلاقی نییەوە چی زەد ئەخلاقیە تۆ دادگاه بۆ دانێ تۆ ڕای گشتیت بۆ چییە ڕای گشتی بۆ چی دروست ئەوێ چۆن دروست ئەوێ کێ مەسئولە لەمەی کە ئێمە ئیمڕۆ بێ ئێرادەین ئێمە ئیمڕۆ حەقیرین ئێمە تەحقیر بووگین فلیپ ڕۆس شتێکم بێرکەوتەوە من کە باسی دادگایی یەکێتی و پارتیم کرد ئەوە بۆ معنانی ئەوان شانی دادگایکردن نین ئەوەی کە بیرم کەوتەوە نەمتوانی بیگەێنم لەو کاتەیە کاتێک کە ئێمە باز لەمانەکەین وەکو سەدام و وەکو چۆنەڵی هاوشێوەی سەدامەوان دادگای بکەین لە ڕاستی ئەمە ئیسفادەی خراپی لێکرێ ئیسفادەی خراپی لێکرێ لەلایەن دەوڵەتانی دەوروبەرمانەوە ئیسفادەیەکی خراپی لێکرێ ئەمە ئەبێ زۆر زۆر وریابین لە مخاتەبەکردنەی ئەم مۆزوعە یعنی من پێم وایە کاک عومەر بەڵێ کاک عومەر ببەخشە دەوڵەتانە منتەقە هەرچی لە دەستیان تێ دەریغی نەکەن بە بریتانیا و بە ئەمریکایش چی لە دەستی تێ دریغی نەکە درێغیان نەکردو بەس من پێم وایە لۆژیکی دادوەر ئەگەر قرارە مەسەن خۆم ئەم پەیجە نابێ بە داروەر ئەبێ کۆمەلگا دادوەری بکە قسەکەمان بەڵێ ئێمە وەکو مدعی العموم کارەکەین بەڵێ لۆژیکی دادوەر ئەوەیە کە دڕندەتر نەکە فاشیست هارتر نەکە سەدام حەجەیەکی نە بەسەر ێسایەکێک لە خەلەلەکانی یەکێتی پارتی چییە ئەوەیە من پێم وانییە سەدام دڕندە بوو بێگومان زۆڵم لە دڕنداکەین دڕندە هەیە بە قەدەر سەدام خەڵکی کوشت بێت من ئێستا عەرز دەکەم مەبەستێکی ترم هەیە ئەمێ بیگەێنم با بڵێن دواکەوتویی یەکێتی و پارتی لەوەیە بوو بەڕاستی نە ئەبوایە ببن بە بەشێک لە شەڕ ئێران و عێراق ئەگەر لێرە محاکەمەیەکەیە ئەمەیە نابایە ببن جا تۆ پێت وایە یایەکێکی تر پێی وایە کە ئەمە ئێران درستی کردن تورکیا دروستکرد بەریتانیا دروستکرد منیش پێم وایە کە هەموو ئەم ئەحزابانە بەڕاستی بەبێ پشتیوانی ئەوانە نەبوون نەئەبن ئەمە معلومە من لەگەڵ ئەوەیە بەڵام قەزێ لەسەر چییە قەزێ لەسەر دادوەریکردنە لە شوێن و مەکانی خۆی و لەسەر ڕووداوێک کە پێی تۆمەتبارە با من نوکتەیە کە پێ بێژم کاکە هۆمەر ببەخشە سەدام حوسێن لە هیچ دادگاهێکی بینالمەلەلیە بە ئەنجامە هیچ کامێ لە کارهایە کە کردگێسی محاکمە ناوێت و مەحکوم ناوێت بۆ ناوێت چون پرۆسەسە دەوڵەت سازی هەر ئەوەسە کە سەدام کردی با من نمونەیەکە پێ بێژم تۆ خۆت خەڵکی جێگەیەکی ئیستە بە ئەتیکەتە سیاسیەکەی پێژن عێراق خۆت باش ئەزانی تا ساڵ 1920 تەنانەت لە هیچ کوێی تاریخیشان وشەی عێراق مەوجود نییە وشەی عێراقیش مەوجود نییە ئۆکەی لە پڕێکە ئێستا جەناب عێراقیت پاسەپۆرتەکەیشە نووساگێسی الجمهوریە العێراقیە جمهوریە الفدرالیە العێراقیە دروست ئاغەگیان تەواوی ئەو کوشتارانەی کە کریا تەواوی ئەو جێبەجێیانەی کە کریا تەواوی ئەو مێژووی کە لە بین چوو سەرفەن بۆ خاتری ئەوە بوو جەنابەت ئەو هویەتە پاسپۆرتیە بخەیتە گیرفانە و تۆ ئەوە قبوڵکەی و قبوڵە کرد وی سوارە گیرفاندا سەدام حوسێن اجازە بدە سەدام حوسێن دەسەڵاتە مەشروعە عێراق بووگە لە سازمانە ملل متحد بووگە من بە قوانین بینالمللی قسە تەکاکەم مەسائل داخلیە عێراق ڕەبتی بە دەوڵەتە عێراق هەست دەوڵەتە عێراق ئەتوانێت بڕوات لە هەر مەحکەمەیەکی جیهانیە بێژێ من مەجالی ئاعترازکردنم بۆ خەڵکی دانیاگە بەڵام خەڵکی ئاعترازی غەیرە قانونی ئەکات بۆیە سەدام حوسێن بەم حیزبانە ئێژێ مخەڕب
مخرب يعني إنسانێک خراپکاری ئەکا کار خراو ئەکا يعني ئەجازە بدە کاکەجان ئێمە حەڵیمانە مەگەر ئەمە هەمان سەدام حوسێن نەبوو 1970 مخرب خۆ پێشن فاکشن لە شەستەکان بەڵێ دەیگوت مخرب ئێستا بۆ ئەنفالی کرد من پێت بێژم پرۆسی ئەنفالە چه اتفاقی کرد لادیەکان لە بین چوون دروسە یانە خب جنابەت شەهادەت ئەدەی لە ناوی ئەم شاهیدانەی کە هەست خانەوادە هەست 10 نەفەری کوژیاگە خانەوادە هەست نەفەرێکی ئەنفالە ئەمە دروسە سوال ئێوە هەمووتان ئێژن دەستگاه حکوومەت بەعس دەستگایەکی زۆر دقیق بە ئیستیقباراتێکی زۆر قەوی بوو وا بوو یاوانە بوو تەنانەت من ئەمە بیستگە ئێژە جگەرەیە بەرگە حاڤانە فقط سەدام حوسێن بۆی بوو بیکێشێت یەک نەفەری تر لە عێراق نەیەتوانی بیکێشێت فقط سەدام توانی بیکێشێت من ئەمە بیستووە نازانم چێ ڕاستە چنە دروست بەڵام لە دروستکردنە دەسەڵاتە عێراقا ئێژێ ئمشەو سەدام بیوتە پیا حەقی نییە بڕاتە باوەشی ژنەکەی کە زاتی نەیەکرد بڕاتە باوەشی ژنەکەی چون خەڵک پێی وابوو نیوەی بنەماڵەکەی خۆی استخباراتی وە بەعسیە ئەم قسە ڕاستە ئۆکێ یعنی ئەگەر سەدام حوسێن ئێرادەی بکردایە تەمامە ئەو بنەماڵانە لە بین بووە نەی ئەتوانی لە بینیان بووە لیستی نەبوو دەفتەری سەبتی نەبوو بزانێت کێ کوڕەکێس وا لەکوێە بیانگرێ بەڵێ ئەیتوانی جواب ئەمەسە ئەیتوانی مەگەر بێژی نەیەتوانی سوال ئەمەسە دەی ئەم کارەی بۆ نەکرد ئەمە سوالێکی گەورەست تۆ ئاوا دادگا دروست ئەەکەی تو هەروە لەوێ نایێت حکم بەی سەدام حوسێن جنایەتکار و پەدەرسوختەس و دەڕەندەس و فڕێدەی بۆیە من لە قەزیە هەڵەبجا هەڵگەڕیامە وتم چەکە شیمیایی تەمامە دنیا ئێژێت قوانین بینالمللیش ئێژێت وەپن ماس دیستراکشنە یعنی سلاحە کوشتارە جەمعی وەلێ من ئێژم چەکە شیمیایی سلاحە کوشتارە جەمعی نییە تاریخە شەڕوایژی بەڵکو سلاحی ترسە تێرۆرە تێرۆر یعنی ڕعب ترس تۆ کارێکی بچووکەکەی وەلێ ترسە گەورەیەک دروستەکەی بزانە مثالێکە بۆ لێدەم فرق فيما بين گریلا وشر گریلا وشر تروریستی چییە گریلا بریتیە لە هەزاران نەفەر مسلح کە ئەتوانن دەرگیری هایە جبهەیی بکەن و دەرچن ئەمما گروپە تروریستی و عملیاتە تروریستی عملیاتێکە کە ئیدەیەک ناتوانن قەبارەیان ناگا بە سەڵ کەس فقط بە زرمەیەکی گەورە کە دروستیەکەن لە ڕێی میدیاوە خۆ ئەنوێنن و ئەفکارە عمومی و پابلیک ئاپینیەن بەرەو خۆیان تێنن بۆیە ئێمە مەقولەیەکمان بەناوت تێرۆر بەم مەعنا کە ئێوە ئەیناسن حتا دروستبوونی میدیان نییە چون تۆ تا ڕۆژنامەت نەوێ نێژی فلانە کەس فلانی کرد بە چ دەردێک بخوا دەڕۆسە ژارێکا مەسەڵەن 20 نەفەریش بکوژە بە چ دەردێک بخوا بەهیچ دەردێک ناخوا تا ئێستا لە یەکتری تێگەین کاکەجان من هەڵگەڕیامە وتم چەکە شیمیایی سەدام حوسێن نەیوەشانگە بۆ خاتریەوەی کۆمەڵکوژی بکا بە مەعنای کۆمەڵکوژی چەکە بیۆلۆژیک کۆمەڵکوژە چەکە ئەتۆم و نەوەوی کۆمەڵکوژە یعنی تۆ سیازەخمەی مثالمدا فیلمەکانی سپای پاسداران موجودە کە لە هەڵەبجێ ئەگرێ ئەرتەشە ئێران لە گراوێسیاگە سپا لە گراوێسیاگە ئەو فقط بۆ مەخاتە ناوی هەڵەبجێ خەڵکی هەڵەبجە بە ئیلتجای شێنەروێوە و بە جادەی بەرەو تەوێڵە ئەوە دەم لەسەرە پشت تراکتور و سەیارە سویسیاگە خەڵکەکەش چووگە سەناوی یەکتری 2 هەلیکۆپتەر عێراقی بە بیکەیسی ئەیتوانی 20,000 نەفەر بکوژێ گولە بوو 6 نەفەری خست ئەگەر قەستی ئەوە بووە بنبڕیان بکە لە قەستی ئەوە نەبووە ترس خۆ ئەگۆڕێ ترس تۆ موتیعەکە ترس تۆ لە وجودە خۆدا ئەماڵێ نمونە هاوردە کۆرۆنا ترسە بە یارمەتی یعنی بە بڕای تۆ یعنی ئەو هەموو برینارە برینار باش هەوی نەکوشتن یعنی پێت وایە تاوانێکی نێو دەوڵ ئەیم نییە تاوانێکی گەورە و کۆمەڵکوژی نییە کاک عومەر با ئێمە لە یەکتری تێبگەین کاک عومەر بێسە ئێمە دادگایەکمان دانیاگە زەوایای مختلف دەربخین جەنابە ئەزانیت گزارشە هەنا ئارەنتت لە ئایشمن لە تەلاڤیڤ خوێنگەسوو لە ئیسرائیل خوێنگەسوو هەنا ئارەنت گەورەترین فیلسوفە سیاسی عەسر حازر بوو گەورەترین فیلسوف کەسێک بوو کە چەمکە تۆتالیتاریزمی دەرهاورد تۆتالیتاریزمی تێئۆریزە کردو هەنا ئارەنت یەهودی حملەیان کردو هەنا ئارەنت پێیان وت فاحەشە بۆ چون هەنا ئارەنت وەکو ئێمە خەریک بوو زەوایای جۆرا و جۆرە ئەمە بەڕەسیکە
تا بفهمێ ئەو تەسویرەی کە یەهودی بۆ مەسئولیەتە خۆی گەرێکە دروست بکە مەسەڵەن بێژێ ئایشمن حەفیە ئایشمن حەفی نییە ئەنا ئەرن سەیرەکەیژی ئایشمن ئینسانێکی فرفر مەحمودیە کە پێت وابێ ناتوانم کۆک بم لەگەڵەوەی کە بڵێ سەدام دەڕەندە نەبووە سەدام دەڕەندە نەبووە ئجازە بدە ئەو کەلەماتە هەروە بەکاری ئەوەین خەریکین پارتی و یەکێتی پاکەکەینەوە ئەمە ئەدەبیاتی پارتی و یەکێتی و دەوڵەتە ئێرانە نه ئەمە ئەدەبیاتە ئەمریکاس وە فڕێداتە ناو دەمان ئەوەڵەن دادگای سەدام حوسێن با بزانی فرەنە عادڵانە بووگە چون ئێمە لە دادگای هەڵەبجە بە حوزورە کاک ئیسماعیلە بەڵخەیی بەڕەسیمان کرد حتا فەرمایشی و نەمایشیش نەوگە نەعادڵانە بووگە وە نەبووە سەدام حوسێنیان کوشتە سەدام مەشەیە بمایە تا ئێمە بمانزانێت چه خەبەرە بێسە کاکە ئێمە گەرەکمانە بەڕەسی بکەین مشخصەن جرمە سەدام حوسێن بە عنوان ڕئیس جمهورە مەشروعە قانونیە دەوڵەتە عێراق چییە لەگرا من یەک کەلەمە گەرەکمە بێژم خەڵکی کوردەوار ئەو بەها ئێمە داگمانە بەهای دروستبوونی دەوڵەتە عێراق و لەم دەوڵەت دروستبوونە پارتی و یەکێتی کۆمەڵە و دموکرات پەکەکە ئەمانە هاوکارن کە ئەم دەوڵەتە دروستکەن تۆ فکرەکەی ئەمانە مخالفە ئەم دەوڵەتەن وجودە ئەمانە بۆیە دروستکریاگە کە ئەم دەوڵەتە بەسەر ئێمە بسەپێنن بۆیە ئەمان کوژن ئاوارەمان ئەکەن بەهامان پێ ئەدەن قیەممان لێ ئەگۆڕن خومان ئەگۆڕن کە ئەم دەوڵەتە دروستکەن ئیسە تەوەجۆت کرد منزورەکەی من تێگەیت بزانە ئاغیان جا ئیسە تینە سەر مەسئلەی ئەوە دڕندەدان لەقەبت دڕندەدان و کۆکردنەوە بە سەدام حوسێن نییە ئێمە ئیشی بزانین سەدام حوسێن بۆ ئەنفالەکە ترس عاملە ترس فرە مهمە تو بزانی ترس چی کارێکی کردە کاک عومەر ببەخشەزانم کاتە فراگرم با بدووە مەسەرە کۆرۆنا بزانە لە بیرت تەیە بەڵام نه هەر باشە خەڵک فێرە بێت کاکەگیان ئیجازە ڕۆژەکانی ئەوەڵ و ووهانە چینێ لە بیرە ئەوانەی وا تیمە پزیشکی بوون لەبیرتە هەڵگرە قساگرت بە یارمەتی ئەزانی ساڵی چەندەوە چەک کیمیایی لە عێراق لە کوردستان بەکارهێناوە چەکی کیمیایی عەزیزەکەم سەدام حوسێن بۆمبی خوشەی لە کرماشان فڕە ئەدا خوار و 1000 نەفەری تیکە ئەکرد بۆ حەج کەسێ نایژە سەدام حوسێن کۆمەڵکوژی کرد لە کرماشان سەدام حوسێن چەکی ئۆنقودی پێژنێوە ئۆنقودیدا لە مەدرسەی کەزازیە کرماشان مناڵی تیکە کرد عەزیزم تماشاکە بۆ حەج کەسێ نایژێ لە کرماشانە کۆمەڵکوژی کریاگە داستانە من ئەزانی چیە ئێمە بفەهمین کاربوردە ئەسلحەی شیمیایی کاربوردە سیاسی هەست ئیشێ بزانی ئیلتجای ئەم کاربوردە بەرەو کوێ ئەچێت لە کورد میلەتێکی بێقیەم دروستەکە قیامەتیان دروست ئەکا یعنی تو بەهات نامێنێ دوێ شەو کاک عومەر عابد هاتوو وتی لەسەر پردەکەی دواوە پێ بە ژنێکیان وت مناڵەکانت گشتی مردەگەن مناڵێکی بچووکی بە باوەش بوو گەرەکی بوو فڕی باتە ناوی سیروان خەڵکەکە وتی مەکەوتی کەسم بۆ نەمات بۆ فڕیدا ناوی سیروان ئەزانم ئەو چیرۆکانە زۆر بەڵام ئێمە قسە لەسەر بوعدی بابڕین لەسەر باگراوەندی فکری ئەم بکەرانەکەین بەرحاڵ کاک پەیمان من زۆر بەدا ناخوایشەکەم دەستان خۆش بێت ئەوە مەلابەختیاریش دانیشت بوو لە بر بیرەوەری نووسا بوو ئێژێ نەوشیروان مستەفا ئینسانێکی سایکیک بوو نەخۆشی دەرونی هەبوو شاید نەوشیروان مستەفا کە بە تەور خەڵکی کوشتوێ نەخۆشی دەرونی بێت وەلی هیچ کەس گزارش نادا سەدام حوسێن بە تەور بەدەستە خۆی کەسێکی کوشتوێت بە تەور لەزەتی بردوێ لە خوێنەکە لە کاخ ڕیاسە جمهوری دانیشکە و جگەرەی خۆی کێشاگە و بەرنامە و پلانە دەوڵەتی بردەسە بەرەو لەزا ئێمە دەوڵەت محاکەمەکەین و گەرەکمانە فێر بووین چۆن ئەبعادی جەریانێک بەڕەسی بکەین سەدام حوسێن تەبیعەتەن وا لە سەندەلیە تاوان بارانە وا لە ئەوێ و لە کنارە سەدام حوسێن دەوڵەتە عێراق لە ئەو قودرەتمەندتر وا لە سەرار ئەو دەوڵەتی ئیمڕۆ پاسپۆرتەکەی وا لە گیرفانە ئێمەمانانە ئەو بەهاسە ئێمە داگمانە بووی کاکە عومەر زۆر سوپاس دەکەم ئێوە قسەی ئاخرتان کرد کە ئێوە تەشریف بۆنە دەرەوە ئێمە دووسێ نوکتە بێژین کە بەردەوامی کەین زۆر سپاس دەکەم وەڵام من هیوای سەرکەوتنتان بۆ خوازم نقطەی ئەخیرم هەرەوەیە کە من شکۆ و کەرامەتی ئینسان بۆ من زۆر گرنگە و ئەوەش دووباراکەمەوە کە ئەگەر ئێمە ڕازگۆ بین بەرامبەر بە قوربانیەکانمان جا من هەر قوربانیان فال ناڵێم هەمووی ئەوانەی کە بەبێ گوناح کوژران ئەوانەی کە بەنیازی ئازادی و لە پێناوی ئازادیا کوژران شەهید بوون
بە بڕای من ئەگەر ئێمە ڕێز لەوانە بگرین بۆ هەر یەکێک لەو شەهید و قوربانیانەمان وەفادار بین، یەک درۆ لە خۆمان کەم بکەینەوە ڕاستگۆترین میلەتی سەر دنیا دەرەچین. من سپاسدانەکەم و هیوادارم کاتێکی باش سەرچاوم کاکە عومەر زۆر سپاس. ئەشی بەردەوام بین چون ئێمە تازە مقدمەمان دەست پێ کرد و چیرۆکەکانە ئێوەمان نەبیست. ئەوەی کە ئێمە بە شوێنە چیا ئەگەڕێن، ئەوەی کە ئێوە بە شوێنە چیا گەڕیاگەن گۆشەیەکە لە ئەنفال و ئەوە زۆر جێگەی قەدردانێ و ئێوە زەحمەت ئەکێشن و تەشریف دێرن و لەو گۆشە کە کارتان کردە سوچێکتان گرکەوە چوبنە بەرەوە ئەو سوچی ئێوە زۆر پڕ بەها و پڕ نرخە بۆ ئێمە. من بۆ خۆم ئەوەی کە زۆر بەلامەوە گرنگ بووە نووسینەوە و دۆکۆمنتکردنی ئەم چیرۆکانەیە. حتا مەسەن بۆ نمونە ئێستا لەگەڵ کە سوکاری ئەنفال زۆر جارەکەومە چێشەوە ئەڵەم کاکە ئەم ڕسمەی باوکت هی براتی کەسی کەمێک زانیاریم بۆ بنووسە و بۆم بنێرە، کەمێک زانیاری خەڵکی کوێ بوو، ناوی سانیەکەی موالیدەکەی خانوادەی هەبوویان نەیبوو و لەکوێ ژیرە. تەنانەت ئەگەر تەنها بۆم بنووسی ناوی سیانیەکەی بەس بۆی نەفەوتێ، بەس بۆی نەفەوتێ. یعنی من ڕاستەکەی زۆر بەلامەوە گرە قورسە. کاکە ئێستا با نمونەیەکتر بۆ بێنمەوە زۆر بەداخەوە بە ئەم تۆزە کاتەشت بمێ. ئێستا نووسەر هەیە، نووسەر لە بواری ئەنفالە، باوکی ئەنفال کراوە، مامەی دایکی هێناوەتەوە، واتە مامەی ئێستا بۆ باوە پیارەی ئامادە ناوی باوکی ڕاست کاتەوە لە بەڕێوەبەراتی گشتی یا با بڵێن لە وەزارەتی شەهیدان بۆی کە دڵی مامی لێ نەڕەنجێ. ئەها چاو لێ ئەمە یعنی کەواتە وتم کاکە مەسەلەکە نەموچەیە نە مەسەلە کۆمەڵایەتیە، تۆ ئینسان وەکو ئەنفال کرا خۆشت ئەنفالێکی ناتوێت جارێکتر بهێنیتەوە ناوەوە. ئەزانی زۆر جالب بوو کاکە عومەر وەختت نییە ئەمانە هەڵگرە چون ئەمانە قسەی گەرەکە ئەم گۆشە خەیلی مهم بوو، ئەم تیکە خەیلی مهم بوو بەحست کرد. کاکە گۆشەی لەم بابەتە زۆر زۆرە. مەسەلەی سا بۆ نمونە خەڵکەیە ئەزانێت مەسەلەن فڵان کەس لە بەڕێوەبەراتی شەهیدان و وەزارەتی شەهیدان موچەی شەهیدانی ئەنفال وەرەگرێ بەڵام ئەنفال نییە، بەس ئەو ئامادە نیە ناوی بێنێ. من پێی ئەڵێم ئەزیزەکەی من کە تۆ ناوی ئەمەیەنی موچەبڕینی کەسێک نییە، تۆ کەسێک خیانەتی لەسەر ئەم دۆسیە کردووە. یعنی من بۆ خۆم ڕەم وایە یەک درۆ لەسەر ئەنفال زەرەر لە کۆی دۆسیەکەدا. من پێم باشە ئێمە ڕازگۆ بین. یعنی من پێویست ناکە بۆ خۆم ئەنفال گەورەکەم، ئەنفال خۆی زۆر تاوانێکی گەورەیە، پێویست ناکە من گەورەیکەم. وا مەسەلەن کەسێک حتا لەگەڵ بڕینی موچەی جاشەکان نیم، لەگەڵ بڕینی موچەکان نیم، بەڵام لەگەڵ ئەوەم لە ناو لیستی شەهیدان دەریان بکەیت، چونکە جاش بۆ خانەوادەکەی گوناحی چێ لە برسا بمرێ. چ توانایی مناڵێک ژنێکە بووە بە مێرەی بڵێ نابێ جاشبی. یعنی ئەو جاشە ببەخشە، ئەنی ئەو جاشە خۆیشی ئەنفال کریاگە یا کوژریاگە و بە ناوی ئەنفال دانریاگە. ناوی ئەنفال دانراوە. ئەمە بەستم لە چیە؟ یعنی ئەنفال نەکریاگە. بەڵێ ئەو فەرمایشی جەنابەت دروستە. ئەزانی مەبەستم چێکاک پەیمان مەبەستمەوەیە ئێمە ئینسان بین. مەسەلەن بۆ نمونە ئەڵێن کوڕ و کچی جاشەکان یا بە بڵێن جاشەکان موچیان ببڕێ، وەڵام من ئەڵێم با موچیان نەبڕێ، بەڵام عەیب و شوورەیە لە لیستی شەهیدان موچە وەرگرێ و لە لیستی شەهیدان تۆمار بکرێ. کاکە بیبەرە دەرەوە بە ناوی خاننشینیەوە، چونکە من هێنم وایە قەنەعەتم وایە یعنی باوکی من جاش بوو بێ و باش بوو بێ، هیچ دەسەڵاتێکی منی تیا نەبووە، هیچ دەسەڵاتێکی منی تیا نەبووە کە باوکم جاشە. لەبەرەوە ناکرێ من لەسەر باوکم سزا بدرێم، لەسەر باوکم نان بڕاو بکرێم، لەسەر باوکم بێژیان بکرێم. ئەگەر چی ئێستا کە سوکاری جاشەکان پێویستیان بەمە نیە لەسەر و لە تۆپ ئاژینەوەن. زۆر لە ئێمە لە لای دەسەڵات دەڵێم شکۆدارترە ژین، قەدرتر گرانترە ژین. بەڵام دوجار ئەگەر قزیەکە دادگایە مەسەلەکەوەیە من ئەڵێم بە ویژدان بین، بە ئەخلاق بین و چاوکراوە بین. لەکوێ خراپ ئەنفالە بیندرێ ئەبێ بڵێن ئەم دیدەت خراپە بیندرێ، یعنی ئەمە مشکلەکەیە. مەسەلەن دروستە بەشێکی زۆریشی کە سوکاری قوربانیانی ئەنفال و ئەوە
خۆیان بێدەنگن بێت کە با من یەکشتی تر بڵێم باشە با ئەمەش بڵێن یعنی ئەڵێ مەسەن بۆ نمونە خەڵکی گوندێک ئەڵێ حکوومەت هیچی بۆ نەکردوین و ئەوەی بۆ نەکردوین ئەوەی بۆ نەکردەوە بۆی نەکردین ڕاستە ئەمە ڕاستە بەڵام بۆچی خەڵکی گوندێک دەتوانن خۆیان کاری هەرۆزی بکەن پارە کۆکەنەوە مزگەوتێک دروستکەن دەستیان خۆش بێ بەڵام بۆ ناتوانن یەک تا قەژور دروستکەن بەس ڕسمی ئەنفال پیاوەکان تیا کۆکەنەوە بۆ ناتوانن یەک دیوار دروستکەن بە هەر هەمویان کە باوەڕ ناکەم $100 تێبچێ ناوی ئەنفال کراوەکانی لەسەر بنووسن خۆ منەڵێت ئەبێ ئەمە حکوومەت بیکەن بەس ئەگەر حکوومەت نەیکرد تۆ بۆ نایکەی کاکە گیان من مانگی 400,000 دینار 450,000 دینار 500,000 دینار نزیکی $400 وەریەگرم باشە لە بری خوێنی ئەنفال کراوەکەم لە بری خوێنی ئەنفال کراوەکان یعنی ئەم ئەنفال کراوانە بای ئەوەیان پێ نابڕێ 50,000 دینار بدەی بە فلێت و ناوەکان لەسەر بنووسی لە قەراغی دەرگاکەی خۆتەڵیواسی بۆ ئەبێ حکوومەت بێ ئەمەد بۆ بکە خۆ باش بکە بەس کە نایکات تۆ بۆ نایکەی وایە جالبە کاک عومەر ئەزانی ئەم گۆشەی کە جەنابەت دەسە بۆ بردگە یەکێک لە مهمترین بەشەکانە دادگاس ئەمە خەتابی مردمە و خەتابی ئەوانەسە کە ماگنۆ جنابە لەسەر ئەم بەشە کارت کردگە داستانەکانی و ئەوانەی کە ماگنۆ و اتفاقاتێک کە کەوتگە ئەم بەشە فرە مهمە ئێمە ئمڕۆ لەگەڵ جناب تا مقدمەیەکمان بەحس کرد یانێ جنابەت سەنگومنێک هاتە دەسەت و ئێمەش زانیمان کە کاک عومەر عەزیز لە چ بەشێکە بە قودرەت کاری کردووە زەحمەتی کێشاوە و ئێوە مەسائلێکتان مەترح کرد کە هەر کامیان بۆ خۆی دادگایەک بوو ئەمشەو و شەوانە ڕابردوو کە تەشریفتان هاوردووە کاتتان دانیاوە ئێمە گەرەکمان و بەڕەسی بکەین لەسەر چیرۆکەکان و ئەو مەسائلانەی کە بەحسی ئەەکەی ورو دەکەین کاک عومەر چون ئەمانە شتێک نییەن کە کۆتا جنابەت بێژیتی و ئێمە لەسەری بڕۆین چونێشە شیکەین و وازیکەین تا کاورا بفەهمی ئیرادی کارەکەی چییە باوکی بووگە بە مەکینەی پارە بووی ئیرادی کارەکەی وەری چۆنە بڕات بێ خەڵکێ لە نوگرە سەلمان هاتوێتەوە مناڵ بووە خوێندنی تەواو کردووە ڕۆژنامە نووس خریجی ڕۆژنامەیە یعنی خریجی ڕاگەیاندنە ئەبێ ڕۆژنامە نووس بێ تاکو ئێستا یەک حرفی لەسەر ئەنفال نەنووسیوە یەک تاکە حرف ڕەنگە گلەیش لە من بکا بڵێت تۆ کاکە من خەڵکە بۆ لە گەرمیان گلەیەوە لێکردوم پرسیاری لێکردوم بە پۆزیشەوە پرسیاری لێکردوم تر جەنابەت چەند چیرۆکە تا ئێستا لەسەر ئەنفال نووسیوە نشەروتم هەروە بەدەمما هاتوتم 100 چیرۆک وەتی کەمە لە کاتێکە خۆی ڕۆژنامەنووسە یەک چیرۆکی لەسەر ئەنفال دۆکۆمنت نەکردووە ئەزانی یعنی دوای قسەم بە ئەوە بێ هەرچەند دوای باسی تاقانەکانی ئەنفالت کرد لە ڕاستی من ئەوەی کە داوام کرد ئەوەی کە داوایەکەم لە ڕاستی ئەوەیە کە ئەم تاقانانە لەسەر و خەڵکەوە نەبینرێن ئەم تاقانانە بەهایەکیان هەبێ بەهای سمبولی قوربانیەکیان نەگەوەی کە لە کەسبکاری ئەنفال کراوان و لەوانی تر بەڕێزتر بن دووبارە زۆر زۆر سپاسانەکەم و سپاس بۆ تۆ کاک پەیمان مەمنون کاک عومەر ئەگەر کەسێک کامنتێکی نووسا هەستی جەنابەتی بریندار کرد بۆ من کامنت خوێنیم نەکردگە من نکتەیەکیش پێژم بە بینەران و بیسەران ئێمە لەگرا بازجویی ناکەین یعنی کەسێک ناخێنە ژێر گوشار ڕاستی و دروستی پێ دەرخین ئێمە لە ڕەوایەتێک کە ئەیکا ئەکۆڕینەوە مەسەلەن کاک عومەر زەحمەتی کێشاگە چووگە بۆ خۆی خۆبەخشانە چیرۆکی جەم کردگە ئەو ئێمە غەنی ئەکاتۆ پڕبارمان ئەکاتۆ نەزەراتە سیاسیەکەی ئەتوانێت تەکە منامناقشە دروستکەوە من تا بەیانی حاضرم لەگەڵ نەزەراتە سیاسیەکەی دەرکەوم گەرچە نەزەرە سیاسی نەداگە من لە کاک عومەر تێگەم کاک عومەر ئێمە جیلێک ڕۆشن فکرت چەپ کاک عومەر پرسیارێکە لێ بکەم قەیم چەپ نەوگی بووگی یانە ئەخر بووگی مکتەرەکمە قسەکەم بکەم بووگی یانە بەڵێ بوون با من نکتەیەک بێژم قەزاوەتێ بکەم حکمێ بدەم جا ئەگەر وا نەبوو حەقی خۆتە دفاعکەی
حەقی خۆتە یاران لەم سەرزەمینی ئێمە کۆمەڵی ئینسانی زەحمەتکێش بوون کە خۆیان بە چەپەزان تێکەڵاوی هیچ فەسادێ نەبوون حەزیان کرد ئینقلابی بن دوای ئەوەی بلۆکی شەرق شکستی خوارد لە بیابان بەردریان دەستیان بە هیچ کوێ نەگەی لەذا چوونە خانەی ئینسان دۆستی و ئۆمانیزم ئەوەنە چڕ و پڕ ئۆمانیزمەکەیان گرتکە چریکەی چۆلەکەیش بۆیان سمفۆنیای باخە من ئەم ڕەفیقانە ئەناسم بۆیە من تێئەگەم فرێکیان ئەبنە ڤێجێتێریان ئیتر گۆشتیش ناخۆن دیگنم ئەمانە وەرشکستەگانە ئەندیشەی چەپن نانتوانی ئەندیشەیەکی تریش دروستکەن بەداخەوە جۆرێک لە دۆگمیان هەیە خۆزگەوان من خۆزگە کاتێکی زیاتر بەیەکە و بینایە من سپاسدان دەکەم کەی دەرفەت مەمنون بابەتە حزورت کاک عومەر دەست دەرنەکاوە حتممەنی شێشێ تەشریف بێنن چون ئەو زەخیرەی جەنابتە نابێت لە دەستچێت عەرزم کردکارێکی گەورەتان کردگا و کۆمەکێکی گەورە بۆ ئێمەس خۆتان گەورن دوا قسەم با ئەمە بێ هیچ کەس منەتباری من نییە من بۆ کەستم نەکردووە بۆ ویژدانی خۆم میشەکەم بۆ ویژدانی خۆم و هەر ڕۆژێکیش منتان بینی لە پۆستێک لە پلێک لە پایەک بەنای ئەمەوە ئیترەوە نیشانەیەوەیە کە من لە ئەساسە بۆ ئەم پۆستە ئیشم کردووە نەک بۆ ویژدانی خۆم نایبینم نا حتمما ئەو وەختە هەڵوێستێکی ترەگرین کاکە خیال ڕاحەتوێ متعارفمان ئێمە شەرممان لە باوکمان نییە شەوت شەوگارت شاد بێ مەمنون کاک عومەر کە تەشریفت هاورد حتمما واسە شەوگار یەکێک لە یارانە ئاخێز بێ زەحمەت بێت کامێرا بگرێت تا دەنگی من نەفشڕێت یەکێک لە یارانە ئاخێز تەشریف بێرێت کامێرا بگرێت تا من بتوانم قسە بکەم مەمنون کاکەورامە کاکەیەک لە گران نووسابووی ئاگام لێ بوو نووسابووی من کە سوکارم ئەنفالە کۆچەری ناو بوو و ئەحیانەن ئێمە جاسووسین کاک کۆچەر ئەگەر تەشریفت هەست ئەمە دادگاست و جەنابیشت تاکێکی ومەتی کوردیت و لەم دادگایشی حزور پەیاکەی تا بزانم کوێ ئەم قسەی ئێمە لەم دادگا جاسووسی خوارد کە تۆ حکومتدا تەشریف بێرە سەر و بێ زەحمەت داوای کامێرا بکە ئەگەر هەی بنووسە هەم و بێرە سەر و کامێراکە بگرە تا ئێمە لەگەڵ جەنابتا ئەمەی کە جەنابەت دەسی بۆ ئەوەی جۆرە بیرۆکەیەکە کە کەوتکەسە ناو زەهنە هەر کەسێک نوعێ تەعامل و بیری هەست ئەوەی کە بە عەقڵی خۆی ناخوا پێ ئێژێ جاسووس و جاش و دەرەچێ هەر لەبەر خاتریەوەی دەرنەچوو بیت و هەر لەبەر خاتریەوەی هەست بەوە نەکەی فرە مەزڵومی و فرە ژیری و فرە کوردی و ئێمە ئەحیانەن وەکو تۆنی تەشریف بێرە مەجالت هەست لەگرا خەڵک ئەبینێت ئێمە بە یەک و گفتوگویەک بکەین تا بزانین کامە قسەی ئێمە چووە خانەیە جاسووسی و نەمانزانی جاسووسی بۆ کێ جاسووسی بۆ کێ ئەحیانەن خۆ بۆ کوشتەیە ئاغا تەشریفی نەما ئاغا کۆچەر تەشریفتان نەما کاک تەیموورە ئەنفال من تەکستەکانە جەنابەت یەکێکیان وە بەرچاوم کەوتم ئێمە بەحسی شەخسیمان لەسەر کەسێک نییە ئەگەر بەحسێکی ئیسباتی و لۆژیکیت لەبارەی کارکردنێک کەسانێک هەست ئەتوانی تەشریف بێریت و ئیستا من کامێراکە بنێمە اختیارتان وایەوە سەبارەت بەو مۆزوعە قسە بکەن بەڵام تەرح ئیتهامکردن تەرح ئیتهامکردن ئەوە ئەنگ و بەرچەسپدان نێ لە مەجالە دادگاها یعنی ئێمە لێ ئەکۆڕینەوە تا خەڵک بتوانێ بڕیار بدات
ئەگەریشتی بێتە دادگاه ئەنفال پیچیدەترە لە دادگاه هەڵەبجە بۆ چون دادگاه هەڵەبجە اتفاقێکە کە نماوەی چەند ڕۆژە اتفاقەکە فێ ئەمما فاجعەی هەڵەبجە تەکە فاجعەی ئەنفال ئاسمان تازەوی فەرقەکە بۆ خاتری ئەوەی کە ئەنفال منتەقەیەکی بەرینتر دیوی شاراوەتر و پرۆسەیەکی پیچیدەترە و بۆیە ئێمە دادگاکانە ئەوەڵمان فقط قەبارەیە ئیدعانامەکە دەرتێرین یعنی ئێمە چ دعویەک ئەکەین لەم دادگاه وجدانە ئومەتە کوردیە و قەرارە بەرەو کوێ شکلی بدەین یعنی ئیشێ بیشێلین و وەرزی بدەین تا بزانین چی لە دڵامەتێتە دەرەوە سەرفەن بۆ تەوزیحە ئەو کەسەی وا پێی وا بوو ئێمە جاسووسین ئاغا گیان ئەم دنیا تێیا زندگی ئەکەن ئێوە لە ژێر دەسە دەوڵەت میلەتە ئیدارە ئەکرێت سیستەمە ئیدارەیە ئەم جەهانە دەوڵەت میلەتە و ئینسان لە ژێرە ئەم دەوڵەت میلەتانە ژیانە سیاسی ئەکا و مەعنا و مەفهومە حقوقیش ئەحیانەن پەیا ئەکا بابزانی تۆ لە ژێرە دەسە هیچ دەوڵەت میلەتێکانەویت کە لە ئومەم المتحیدە نەیان ناسی بێت ئەحیانەن ژیانە ئینسانیت نییە و لە هیچ کوی دنیا بە ڕسمیەت نەناسریایگی و ئەمما دووەلە جەهان هەر کامیان یەک سری قەوانینە بینالمەلەلی هەست ئێشێ ڕعایەتی بکەن و لە بەشە ئوموراتە داخڵیە سازمانە ملەلە متحد و جامعەی جەهانی ناتوانێت دخاڵەت بکات مەگەر لە مەقولەیەکا کە جنایەت بەر عەلەیهە بەشەریەت یا جینۆساید بێ بۆیە تۆ ئەوێنین لە قەزیە ڕواندا کە بە ئاشکارای عاڵەم 2 ملیۆن ئینسان قڕ ئەکەن لە ماوەی 6 مانگا جەهان یعنی دەوڵەتەکان یعنی ئومەم المتحیدە خۆی ئەکاتۆ کەڕ و کوێر لەبەرەوەی مەجبور نەوێ ئیجرائیات بکات هێزە نظامی بەهەنێرێت و بەربگرێت بەمە هەر بۆیە فرەیەک لە جنایاتێک کە بەر عەلەیهی بەشەریەت ئەکرێت پۆخڵەی ئەکەن لەبەر ئەوەی نەبێ بەوە چوون لە سەریان ئەکەفێ تەوەجۆت کرد بۆیە تەمامی ئەوانەی کە جنایەتە بەر عەلەیهە بەشەریەت ئەکەن مەسەڵەن دەوڵەتە جومهوریە ئیسلامیە ئێران ئەسیر کوژی کرد 15,000 زندانی یەکشەوە ئیعدام کرد لە ساڵە 1300 تاوسانە 67 ئیعدامی کردن بێ محاکمە بێ دادگا بێ عەداڵەت بۆ خاتریوی کاورا لەسەر مەوزەعە خۆی بوو لەسرە هەڵوێستە خۆی بوو و ئیعدامیان کرد جامعەی جەهانیش لە بەرامبەر ئەمە سکوت ئەکا سکوت و هیچ سەرانێکی دەوڵەت جمهوری ئیسلامی ناوەن لە هیچ کوێیەکە محاکمەی بکەن سەدام حوسێن بە گوێرەی هیچ یاسایەکی بینالمەلەلی جنایەتکار نییە و نایانتوانی جنایەتکاری کەن نایشتوانن بیکەن ناتوانن ئەوەی تۆ حەز بە چی ئەەکەیت و فێرە چیان کردگی ئەوە داستانێکی ترە ئەگەر تۆ کوڕی جنایەتکار وا لە پاڵت دەستا بزانم تو جنایەتکار شناسی بە لە جنایەتکارەکەی پاڵت دەسە وا سوور لە زانی دەسی وا لە خوێنە باوکتا ئەوش حکوومەتە هەرێم و پارتی وێکێتیە حەسک و سۆشیالیستە ئەحزابە ئیسلامی وەکو حەرەکەتە ئیسلامی بۆ ناتوانانی بەرامبەر بەوانە هەڵبگری چارە سەدام حوسێنەکەی وا دەسی لە دنیا بڕیاگە چارە ئەوەکەی با پاڵبەی تۆ ئیسە موچانە بخۆی بیخۆی وە سەڵامەتی بڕاتە خوارەوە و بیخیتە من لە سەدام حوسێن لەبەرەوەی وجدانە ڕاحەت وێت خاس بچێتە خوارەوە لەگەڵی وانییە کەیس ئەنفال و ئەنفالیان ئەنە ئومەت و کوردیە و تۆ فقط مەردەمەواری ئەتوانی بڕۆی بگری وەسەر لاشەی کەس و کارەکەتا ئەگەر بتوانی بگریت وەسەر لاشەی کەس و کارەکەتا ئەگەر بتوانی ئەوەیش بکەیت ئەگەر پرسەیشی گرتوێت ئەگەر ئەحیانەن خورمای خێراتیشە بۆیان داوێت کە فکر ناکەم داوێتە ئەگەر هەڵاو کردوێت ئەگەر هەنێ پەپکە بژیت بڵاو کردوێتەوە فکر ناکەم ئەوانیشە تر کردوێت بۆ ئەنفالەکانە خۆتان بارسوورەت دادگاه چوار بوو وە کاک عومەر مەسائلێکی فرەی واپێ
کە لە دادگاکانە ترە ئەنفالیانە ئێمە حتمما کەڵکی لێ وەرەگرین و ئەستفادەی لێکەین و بەرچاوێخین زەحمەتێکی باشی کێشاگە لەم زەمینە و ئێمە لەو مەسیرەی کە ئیچان کاری کردگە ئەستفادەکەین. لا ئێوە خۆش.